ئازیزان و خۆشەویستان، ئەمڕۆتان شاد و ئەم کاتتان باش. من شەماڵ عەلیم و جارشتر ئێوە بینەری بەرنامەیەکی کابن، بەرنامەی دیالۆگی هیوا کە لە ڕێگەی کەناڵی هیوا پێشکەشی ئێوەی ئازیز دەکرێت. ئەم بەرنامەیە هەر یەک شەمە سەعات 10 بە کاتی کوردستان پێشکەش ئەکرێ و لە هەر بەرنامەیەکە ئەمە دیالۆگ سەبارەت بە باسێک و بابەتێک دەکەین کە پێمان وایە شایانی لێدوان و قسە لێکردنە، بەشێک ڕووداوە گەرمەکان و بەشێکمە ئەو بابەتانێک کە خۆمان هەڵێبژێرین و پێمان وایە جێگای گفتوگۆ و لێدوانە. لەم بەرنامەیە ئێمە ئەمانەیە سەبارەت بە کتێبێک کە لەلایەن هاوڕێ مستەفا باهیرەوە نووسراوە بە ناوی شۆشی ئۆکتۆبەر و مێژووی سەرهەڵدانی کۆمونیزم لە رووسیا. ئەمە کتێبەکەیە کە چەند مانگ لەمەوبەر لە کوردستان بڵاو بووەوە. تا ئێستا خودی هاوڕێ مستەفا چەند جار باس و بابەت و لێدوانی لە بابەت ئەمانەوە کردو، کتێبەکەی عرض کردووە، بەڵام ئێمە دووبارە بە پێویستمان زانی و تایبەت لە سەروبەندی ڕاپەڕینێکی شۆڕژگێڕانەیە کە لە ئێران بەڕێوەیە. ئێمە پێمان وایە ئەمڕۆ زیاتر لە هەموو کاتی قسەکردن لەسەر شۆڕش و لەسەر ڕاپەڕین و بە تایبەت ڕاپەڕینێک و شۆڕشێکی مەزنی وەکو شۆڕشی رووسیا و لەناو شۆڕشی رووسیا شۆڕشی ئۆکتۆبەر. ئەمڕۆ بۆ قسەکردن دیارە میوانداری هاوڕێ مستەفا باهیرەکەین. مستەفا، ئەم کاتت باش، زۆر سوپاس دەکەم کە داوەتی منت بۆ ئەم بەرنامەیە قبوڵ کرد و دیارە پاش ماوەیەکی دوور و درێژ لە تەئجیلکردن و بەهۆی هۆکاری جۆر بە جۆرەوە سەرنجام سەرکەوتوو بووین ئەمڕۆ کە پێکەوە بۆ پێشکەشکردنی ئەم بەرنامەیە هاوکاری بکەین. زۆر سوپاس دەکەم سەرەتا کە ئەم داوەتە قبوڵ. زۆر سپاس بۆ تۆ هەروە شەماڵ و مژ لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ بینەران و بیسەرانی کەناڵەکەتان هەیە. هەر بژیت. مستەفا، من پێم خۆشە سەرەتا لەسەر ئەم کتێبە کە دیارە ئەوەی کە کتێبێک سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر بنووسێ ڕەنگە خەون و خەیاڵ و ئومێدی هەر کەسێک لە کۆمونیستەکان بێ، بەڵام ئەوەی کە شان بیتە بەر ئەرچێکی ئاوا قورس و لەسەر شۆڕشێکی ئاوا مەزن بنووسی بۆ خۆی بەرنامەی ئەوێت، خۆتەرخانکردنی ئەوێت، کاری ئەوێت و ئەوانە. من پێم خۆشە بزانم چۆن ئیدەی نووسینی ئەم کتێبەت لاگەڵاڵە بوو و چۆن دەست بەکار بیت. دەست خۆش هاوڕێجان، بێگومان هەرێکو خۆشی ئیشارەتە پێکرد. یەکێکە لە ینی هەمومان هەوڵی ئەوەمان ناوە کە بزانین شۆڕشی ئۆکتۆبەر، مێژووی شۆڕشی ئۆکتۆبەر چۆن دروست بووە. بەڵام من دوای ئەوەی کە مەجموعەیە کتێب مەسەلەن بۆ نمونە ئەوەی لیۆن ترۆتسکی یاخود ئەوەی جۆن ڕید زیاتر باسی شۆڕشی ئۆکتۆبەرێ کرد کە لەکوێوە دەستی پێکردەوە، چۆن دەستی پێکردەوە شۆڕشی شوباتیش. بەڵام من زیاتر بە دوای ئەوە گەڕام سەرەتا لە رووسیا چۆن کۆمۆنیزم هاتوۆتە پێشەوە، چۆن دروست بووە و ئەحزابی سیاسی، ڕێکخراوی سیاسی چۆن لە رووسیا دروست بووە. بۆیە زۆر گەڕام بە ڕاستیەکەی بە دوای کۆمەڵێ مەزدەرە خۆشبەختانە بە زمانی کوردی یەک دانم لێ بینی کە یعنی مەجموعەیەک لەو باسانەی تیا بوو کە ئەویش کتێبێ بوو لە لێنینەوە بۆ پۆتین کە بە زمانی تەرجمە کرابوو بۆ زمانی کوردی. بەڵام لەگەڵەوە شاد یعنیەوە کیفایەت نەبوو، بۆیە ناچار پەنام برد بۆ بە یارمەتی مناڵەکانم پەنام برد بۆ مەزدەری فنلەندی و لێشۆ خۆشبەختانە لە لای فنلەندیەکانە زۆر زیاتر هەبوو، توانیم کە کۆمەڵێک لەو مەزدەرانە بەدەست بێنم. من لەم کتێبەی ئەوەی کە زیاتر لە مەزدەرەکان هاتیایە هاتووم ئەم مێژووە لە سەرەتاوە، نەک سەرەتایەکی کۆنی بڵێن بگەڕێنەوە بۆ تاریخێکی زۆر کۆن، تاریخێک لە دوای ساڵی 1812 لەو کاتانەوە گەڕاومەتەوە بۆ ئەو کاتانە کەتیایە یەکەمین جار حرەکاتی سیاسی دروست بووە، نەک ناڕەزایەتی. مەسەلەن لە سەردەمانی قەیسەرەکانە بەشێکی زۆری ناڕەزایەتی هەبووە لە ناو خەڵکا، بەڵام ئەمانە هیچی بە شێوەیەکی سیاسی نەبووە، گروپی سیاسی نەبووە. بەڵام لە دوای ئەوەی کە ناپلیۆن بۆناپارت رووسیا داگیرەکات و بەشێکی زۆری لە سوپاکانی
ڕووسی سوپای ناپلیۆن شکێن و نزیکی سنوورەکانی فەڕەنسا دەبنەوە و لەوێ تێکەڵە بن یعنی لە بیر و باوەڕەکانی فەڕەنسی کەو کاتە شۆڕشی فەڕەنسی ڕوویاوە ئەمانە تەسیرێکی گەورەیە کاتە سەر بەشێکی زۆری ئەو سەربازانەی کە لەوێن بە تایبەتی ئەفسەرەکان و دوای ئەوە ئەوانە شەگەڕێنەوە بۆ ئەوەی کە لە وڵاتەکەی خۆشیانە حرەکایەکی دیموکراتی کە خەڵک شعب بتوانێت خۆی نوێنەری خۆی هەڵبژێرێ ئەو کاتە کە شۆڕشی فەڕەنسی ڕوویاوە بۆیە ئەمانش کە گەڕێنەوە بۆ رووسیا دەسەکەن بەم حرەکانە و مەجموعی حرەکات دروستەکەن. ئەمانە وردە وردە بەرەو پێشەوە ڕواوە لەوێ کەسانی لە رووسیا کەسانی وەکو باکۆنێن هەرتزن ئەمانە دەرەکەون لە سیەکانە و ژمارەیەکی زۆر خەڵک لە دەوری ئەمانە کۆ بێتەوە ئەمانە کە خۆیان بە سۆسیالیستە زان. بەڵام لە کاتێکا کە مارکس و ئەنجلس بەیاننامەی کۆمۆنیست لە ساڵی 1948 مانیفێستی کۆمۆنیست دەنووسن و باکۆنین ئەمە تەرجمەیەکە بۆ زمانی رووسی لەو کاتانەوە بە تەواوەتی لە ناو رووسیا حرەکاتی کۆمۆنیستی دەست پێکات و من لێرەوە هاتووم ئەم بەشەی یەکەمە هەتا ساڵی 1960 کردومە بە مەرحەلەیە کە بیدایەتی دروستبوونی حرەکاتی سیاسیە لە دوای 1960 مەرحەلەیەکی کە دەست پێکا کە مەرحەلەی نووسمە قۆناغی دووەمە لەم قۆناغا گروپاتی کۆمۆنیستی دەرەکەون. من لێرە من تۆزێک ڕات بگرم مستەفا من بەشێک لەوەی کە ئەم کتێبە سەرنجی ڕاکێشام کە دیارە من بە بینەران بڵێم کە ئەم کتێبە شایانی خوێندنەوەیە هەتا کۆگەر هەر وەکو خوێنە لە کتێب زانی چی لە رووسیا ڕووی داوە ینی نەگەوەیکە وەکو کۆمونیستێک دەرس و ئەزمون تەجروبەی لێوەرگری لە شۆڕشی ئۆکتۆبەر هەر وەکو هەر خوێنەریشی ئاسایی تریژ کتێب زانی مەسەلەوەی کە لە رووسیا ڕووی داوە ئەم شۆڕشە چۆن هاتووە چۆن دروست بۆ ئەمانە سەرچاوەیەکی زۆر زۆر بڵێن نایابە بەڕاستی لەبەرەوەی نەتوانم من وای وەسف بکەم کە کرۆنۆلۆجیەکی زۆر دەقیقت کردووە تەسەلسولی ئەحداسەکان ڕەبتیان بەیەکەوە چۆن چۆنی ئەم بۆ بەهۆی ئەوە و چۆن بەدوای یەکە هاتوون و ئەوانە ئەو کرۆنۆلۆژیە زۆر مهمە بۆ کەسێک کە بێت تا فاکتەکان بزانێ بەشی زۆری ئەم کتێبە فاکتە تۆ کەمتر چوی تەحلیلت کردبێ لێکدانەوەت کردبێ و وجهە نەزەر و ڕێی خۆتت بەیان کردبێوانە ئەگەرچی تەبعاً هیچ نووسەرێک ناتوانێت کتێبێ بنووسێ ڕێی خۆی تیانە بێت تۆمانە حتمما ڕێی خۆت لە پشتی بە هەڵبژاردننی دیاردەیەک و زەقکردنەوەی و نیشاندانی خۆی ئەلوێنێ یەشێک لەو شتانەی کە من سەرنجی ڕاکێشام زەقکردنەوەی ئەم پاشخانەیە چونکە زانی ئەوەی کە ئێمە سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر زۆرجار بیستمان و بینیمانە خەڵک باسی کردو ئەمانە زۆرتر وەکو ئەکشنێک جاری وا هەیە قسەی لێ ئەکرێتەوە ئەوانە وەکو مەسەلەن چۆنەوە نیە چی بۆ فلیمێکی ئەکشنە بینی مەسەلەن پاڵەوانەکە دێت و زۆران بازیەکەن و سەرنجان سەرکەوتن بەدەستیە و چزانم ڕاکردنی تایە و خۆشارنەوەی تایە و هێنیتیا زۆرتر ئاوا سەبارەت بە شۆڕشی ئۆکتۆبەر قساکرێت بەلایەن دۆست دوژبنەوە مەسەلەن ئەوانەی کە پێیان وایە شۆڕشی ئۆکتۆبەر کودەتایەک بۆ لیری بە موسەبیب و بڵین لە ناوکەوانەیە بە تاوانکارەزانن ئەوانەی کە پێیان وایە شۆڕشی ئۆکتۆبەر شۆڕشێکی زۆر عەزیم بۆ دووبارە لینین وەکو شەخسێک بە دروستکەری هەموو شتێک دەزانن ینی مەسەلەن حکایەتەکانمان بیرە لینین هات براکەی ویستی قەیسەر کوژێ وتی نا بەم ڕێگایە ناڕین بەم ڕێگایە ڕوین چوو حیزبێکی دروست و سەرنجام شۆڕشی پێکەنا ئەوەی کە زۆرتر بوو تەداوە لە ئەوانە بەڵام لەم کتێبەیە ئەوەی کە جێگەی سەرنجی من بوو ئەوەیە کە تۆ پاشخانەکەی باسەکەی چۆن کۆمونیزم سەری هەڵداوە چۆن لەم پرۆسەیە طبعاً ناتوانانی هەموو وەحداسانە باسکەی مەسەلەیەکێک لەو شتانەی کە حەدەسێکی زۆر زۆر مهمە لە مێژووی جوڵانەوەی سیاسی ڕووسیایە پەنابردنی لاوانە گەنجەکانە لە بڵین خوێندنگاکانەوە لە زانکۆکانەوە بە لێشاو ڕۆیشتن بەرەولادیەکانی رووسیا بۆ بڵاوکردنەوەی بیری سۆشیالیستی و بڵاوکردنەوەی بیرین کەم بەشێکیان لەلایەن دەست و پێوەنەکان و یا لەلایەن خەڵکی ئاساییەوە لە ناو لادیەکانە دەستگیرەکران و درانە دەستی پۆلیس بەشیان هەر لە زیندانە مردنەوەی کارکارانیانەکرد مەسەلەن ئەحداسی وا ڕووداوی وا ڕووی داوە لە رووسایە پێش هاتنە دەرکەوتنی ئەم شۆڕشە کە ئەوە ئەم جوڵانەوەی دروست کردو پێکی هێناوە ئەگەر بەم میتۆدە ئێمە لەم شۆڕشە بڕوانینەوەوانە بە بڕوانەوە میتۆدەیشی زانستیە و ئەوەش کە تۆ باسیەکەی تۆوانەوە پاشخانەت ئەمان
کە ئەی خوێنیتەوە کتێبەکە لەسەر و نووسا و شۆرشی ئۆکتۆبەر بەڵام وەختێک سەیری کتێبەکە کە تقریبان بەس تەنها نیوەی بەدواوە لە نیوەی کتێبەکە بەدواوە قسە لەسەر شۆرشی ئۆکتۆبەرەکە بە مشخصی هەمووی ئەوەی پێش ئەوە قسە لەسەر ڕابردووەکەیەکە کە چۆن ئەم جوڵانەوە و ئەم شۆشە گەورە مەزنە کۆمەڵایەتیە مێژوویە خەمڵیەوە هاتوتە پێشەوە زۆر چاکە من پێم باشە تەمان ئەگەر بێت و باس لە تەواوی باسەکانی ئەم کتێبە بکەین بە بڕای من دێمە چەندین و چەندین بەرنامەمانێت تا بتوانین هەتا بەشێکی لەوەی کە لەم کتێبە نووسراوە باسی بکەین و ئەوانەوە هەمووشی جێگەی قسەکردنە هەمووشی جێگەی باسە بەڵام من پێم خۆش ئێستا بژێزینەوە بۆ دەورانی شۆرشی 905 دەورانی شۆرشی 905 من پێم باشە چۆن لەم کتێبەیە چوویتەتە سەریوە پەنجەت بۆ کام مەسایل ڕاکێشاوە لە ناو کتێبەیە پێم خۆشە باسی ئەومان بکەین دەست خۆش بێ بەڵام ئەگەر مەجال لەبێ هاوڕە شەماڵ یەک مەرحەلەی بچووک پێش شۆرشی 905 من بۆ ئەوەی بینەرانیش بەتەواوەتی لە کتێبەکە یعنی تقریبا شارەزایەکی کەمیان هەبێت من ئەو مەرحەلە بەندیم کە کردووە مەسەڵەن لە 1812 هەتاوەکو 1860 لە دوای ئەوە لە 60ەوە هەتاوەکو ئەکاتە 1994 مەرحەلەیەکی ترە لەم مەرحەلانە کۆمونیستەکان دەرەکەون بەڵام پیان وایە کە ئەوە جوتیارانە کە ئەتوانێت شۆرشی سۆسیالیستی بکات و خەڵک لە سایی جوتیارانەوە ڕزگارێ بێت و ئەوەی کە شۆرشەکە شۆرشی سۆسیالیستیەکە جوتیارانن لێرەوە ئەنە و حیزبانەی کە دروستە بن وەکو حیزبی ویستیگەل یاخود بڵێن ڕێکخراوی ناردۆرەکان جیاببوونەوە دروستە بێت وە کەسانی کەێنە دەرەوە کە ئەڵێن دوای ئەوەی بە تایبەتی کە کتێبەکانی مارکز بە تایبەتی سەرمایە تەرجمە کرێ بۆ زمانی ڕووسی لەو کاتانەوە بۆیان دەرەکەوێت کە نە ئەوەی کە ئەبێ کۆمەلگا بگۆڕەوە ئەوەی کە ئەتوانێت شۆرشی سۆسیالیست بکات تەبەقەی کارگەرە و بلیخانەوە یەکێکە بێت لەوانەی کە ئەتوانێت ئەم بۆچوونە زیاتر پەرە بێبات و لە دوای ئەوە کۆمەڵی ڕێکخراوی کە دروستە بێ لە ئەنجامە لێرە کۆمەڵی ڕێکخراو کە دروست بوون کە بە مدافعن لە تەبەقەی کارگەر و پیان وایە کە تەبەقەی کارگەرە کە ئەتوانێت سۆسیالیزم بنیاد بنێ لە ساڵی 1994ەوە مەرحەلەی سێم دەست پێکات کە تاوەکو شۆرشی ئۆکتۆبەر کە ئەمە بەشی زۆری کتێبەکە لەسەر مەرحەلەیە لەم کاتانە ئەم ڕێکخراوانە هەیە پلیخانۆف ئەتوانێم ڕێکخراوانە لێ کۆکاتەوە و حیزبی سۆسیالیستی سۆسیال دیموکراتی رووسیا لە ساڵی 1990 دروست بێت و دوای ئەوەیتر ئەم حیزبەش کە دروستە بێت ناتوانێت هەموو ئەو ڕێکخراوە چەپانە لە دەوری خۆی کۆکاتەوە بۆیە جارێکە بەهۆی ئەوەی کە ڕۆژنامەی ئایسکرا دەورێکی گرنگیە بینێت هەم لە ناو کۆمەلگا و هەم لە ناو چەپ و کۆمۆنیستەکانیشە هەوڵەیە بۆ ئەوی کە هێن بکات یعنی کۆنگرەیەکی کە ببەسن لە 1930 کۆنگرەی دووهەمی سۆسیال دیموکراتەکانە بەستێەوە لەو کاتە منشەفیەکان و بەرشەفیەکان بە یەکتری جیابنەوە و لە کتێبەکە تەفسیل باسکراوە کە چۆن جیابنەوە لەسەر چینەکانی تایەتی نامەوێت کاتی ئەوەی بۆەوە بگرم بەڵام لە دوای ئەمە کە شۆرشی سەناعی لە ئەوروپا تقریبا لە ساڵی 1970ەکانەوە کە هەبووە بەڵام لە رووسیا تقریبا لە ساڵی 1994ەوە ئیتر سەناعەت تەتەورەکە لە رووسیا و پێشەکەوێت و کاتێک کە سەناعەت پێشەکەوێت لە رووسیا حتما کرێکارێکی زۆر لە کارگەکانە دەوامەکە و بەشێکی زۆری لە لاتیەکانەوە بەرەو شارەکان دەڕۆ حتا لەو کاتانە مەسەلەن کرێکارەکان دابش کراون بە دوو بەرابەرەیەکیان کە ئەوانن کە لە ناو شارەکانە و کرێکارێکی بڵێن ئەتوانێت بڵێ خوێنەوارن کرێکارێکی ماهرن و بەشێکی زۆریشیان کرێکاری لادیەکان کە هێشتا قاچیان لە زەویەکانیان نەبراوە یعنی دوو کارەکەن هەم ئیشی زەراعەتی شەکە هەم ئیشی کرێکاری شەکە لەما کە کرێکار زۆرە بێ و کارگەکان زۆرە بێ و ئەحزابی چەپی شەیە بە تایبەتی بەشەفیەکان و مەشەفیەکان ناڕەزایەتی لە ناو کرێکارانە دروستە بێ و مانگرتن دروستە بێ خۆپیشەدان دروستە بێت قەیسەرەکانی رووسیا هەچ کاتێک کە بزانن
لە ناو وڵاتەکەیانە ئاژاوەیەک هەیە مشکلەیەک هەیە و بۆ ئەوەی کە خەڵک دابرن لەو مشکلانەوە کۆتایی بۆ مشکلانە بێنن هەوڵێن بۆی کە شەڕێک لە شوێنەکە بنێنەوە مەسەن کێشەیەک دروستکەن لەوە بوو لە ساڵی 1940 بۆ ئەوەی خۆیان لەو مانگرتن و خۆپیشاندانە نێکرێکارە وەچوونە پێشەوەی سۆسیالیستەکان دوورکەنەوە هاتن شەڕێکیان لەگەڵ یابانە دروست کرد و بەڵام رووسیا لەم شەڕاشکات و لەم شۆڕشاکەشکێ کرێکاران جارێکی کە دەسەکەنەوە بە مانگرتن و خۆپیشاندان و یەکێک لە مانگرتنەکانیان کە لە مانی یەکی لە نۆی یەکی 1905 دەست پێەکە بە ڕابەرایەتی قەشەیەک بە ناوی غابوون خۆپیشاندانێکی گەورەکەن و لەم خۆپیشاندانە قەیسەر جوابیان نایەتەوە و خەر لەوێ نابێ ئەو ڕۆژە قەیسەر خۆی نایەت بۆ پێشوازیکردن بزانە داوای خۆپیشاندەران چییە بۆیە حرەسەکانی بەردەگا تەقان لەکەن و ژمارەیەکی زۆر لەمانە دەکوژرێن و لێرەوە ئیتر ڕۆژانە نەکرد بە تەنها لە ناو رووسیا بەڵکو لەو وڵاتانەی کە لە ژێستە لە رووسیان خۆپیشاندانی کرێکاران دەست پێەکە حزبی بەرشەفیەکان و مەشرەفیەکانیش لەو کاتانە تقریبا لەیەک دابڕێ من باسی ئەو لە کتێبەکە باسی ئەوم کردووە لە چ وەختێکە بەرشەفیەکان و مەشرەفیەکان پێکەوە کاریان کردو و لە چ کاتێکی شاکە لەیەکۆ دوور بوو لێرە یەک پاوزبین من پێم خۆشە لەسەر دوو مەسەلە تاکید بکەم یەکێکیانەوە لەو کتێبەیە زۆر بە ڕۆشنی نقطەیەک باس کراوە کە بەڕاستی جێگای سەرنج و ئیسکردنە طبعاً بەرشەفیەکان و مەشرەفیەکان لە شۆڕشی 1905 دوو تاکتیکی تەواو جیاوازیان گرتە بەر مەشرەفیەکان داوایان کرد ئەمە شۆڕشی بۆرژوازی و مادەم شۆڕشی بۆرژوازی و ئیتر بۆرژوازی ڕابەرایەتیەکە ئێمە یارمەتیە دەین و کۆمەکێکین و لە پەنایەوە هەوڵە دەینەوەنی کە پێمانەکرێەوەوانە دەستکەوتمان ببێ ژینام شۆڕشە شۆڕشی ئەمە نی یانی ئەوەی کە مەسەلەن ئەو تەسویرە بلیخانۆفیە هەبوو کە کۆمەڵگا مەراحیلی هەیە و هەر مەرحەلە و شینی خۆی هەیە دازاری ژەم تیوری هەر بەردەوامە بەشێک لە کۆمونیستەکانی وڵاتی ئێماڵەن جار هێشتا نۆرەی کرێکار نات و هێشتا جارێ نۆرەی کارگەر نات و هێشتا نۆرەی کۆمونیستەکان ناتوە جارێ با دیموکراتیت بێتە پێشەوە جا وەختە کارگەر ڕۆڵی خۆی بینەوە ئەو کاتەش مەشرەفیەکان هەر ئەم تەسویریان هەبوو هەرم بۆچوونیان هەبووە بە تەواوەتی لێریجان بەڵام لەگەڵ ئەوەیە کە لە سیاست و لە تاکتیکیانە زۆر لەگەڵ ناکۆکن ئەوەی جێگای سەرنجە ئەوەیە کە بەرشەفیەکان و مەشرەفیەکان 2 ساڵە جابوونەتەوە ئەنواع و ئەشکال مثلەن جیدالاتی تند لە نێوانیان نبووە یەکتریان بە خیانەتکار ناو بردووە ئەویان باسی واکە کە وتوانە لێرین دیکتاتۆر و مستەبی دەوێ شانسی خۆی تاقیکاتەوە و وەکو دیکتاتۆرێکەوێ دەرکەوێت ئەمیش تەمان لێنینی ڕخنەی جدی لە مەشرەفیەکان گرتووە لە بلیخانۆفۆوانە و شەڕیان بۆ لە ناو مثلەن دەستگای بڵین هەیئەی تەحریری ناو ئایسکرایە ئەوانە لێک جیابنەوە دابڕان بەڵام کە وەختێک شۆڕشی 1905 بێت و ئەوانە ئەم تەنزیماتانە پێکەوە لە ناو شارەکانە ئەسنەوە ناو یەک تێکەڵ بن لەگەڵیەکە و بە ناچار وای لێدێکە ئەمجارە ئەمان کۆنگرەی مشتەرەک بگرن لە لەندەن لە زۆر ئەفو هەڕەشەمان لە زۆر شوێنە تقریبا ئەوە ڕوویەوە حتا لە شۆڕشی شوباتیش ئەوە دروست بووە لە ژێرەوە کادرەکان و ئەندامەکان بەیەک و کاریان کردووە بەبێ ئەوەی کە سەریشۆ ڕازی بگرێن خەنجامەنی ئەمە دەیهینە ئەمە خەسڵەتی هەموو ڕاپەڕینە شۆڕژێڕەکانەوە بەڕاستی ئێستا لەم ڕۆژگاری ئێرانە مەسەلەن هاوڕیانی کۆمونیزمە لە دەوری کۆبنەوە هەندێک هەرێ ڕخنیان لیانێ ئەوانەکەی کۆمونیستوانە نازانم چی بەڵام کاتێک کە تۆی بینی لە ئەسەر ئەرزی واقعا بەرشەفی و منشەفی کە دوو تەیاری تەواو جیاوازی ناوجوڵانەوەی کارگەری بوون بەڵام لە کاتی شۆڕشان ناسانە دەزانێت دەستی یەک و تێپێکەوە تێکەڵە بن و هەوڵێن کۆنگرەی مشتەرەکیش بگرن بۆی وەحدەتی حیزبەکە بپارێزنەوە دووبارە بینەوە ئەگەر چی ناکرێت بەڵام دووبارە هەوڵدانە ئەو پێکەوە کارکردنەوە ئەوانە دەستکەوتی ئەبێەوە شتی پۆزەتی بێنێتەوە بۆ ئەو جوڵانەوەیەکە لە ناو بڵێن رووسایە مەسلەیەکی ترکە لە 1905 جامە پێم خۆشە باسی ئەم قەزیە بکەیت تۆمانەکە لە کتێبەکەشتا ئاماژەت پێداوە مەسلەی سۆڤێتاتەکانە دروستبوونی ئەم شێوازە لە ڕێکخستنی کارگەری کە پێش ئەوە ناسراو نەبووە و نەک بەرشەفیەکان و نە هیچ کۆمونیستێک و نە هیچ مارکسیەک تانزیلی بۆمە نەکردو بڵێم ڕۆن ئەوە دروستکرد بەڵام خودی جوڵانەوە عەفەویەکەمی هێناوەتە پێشەوە دواتر بۆ بە یەکێک لە ئەزمونە موهیمەکان و کە کۆمونیستەکان لێوەی فێر بوو
بن پێشەوە حەزەکەی یەک کورتیەک لەو کاتا یعنی بڵێن لە 1992 هەتاوەکو دەوری 1995 لەوێ تقریبا سێ حرەکاتی سیاسی هەبووە حرەکەیەکیان کە بزوتنەوەیەکی جوتیاران بووە هەروەکو لە سەرەتا پێیوا بوو کامە جوتیارانن دەتوانن کە خۆشگوزرانی بۆ بەشەرەکە ئینسانەکان بێنن و ئەوە توانێت کە سۆسیالیزم بنیادم لێ و حرەکەیەکی کە هەبووە کە حرەکەی دیموکراتی بووە ئەو ویسیانە کە لە رووسیا وڵاتە بێ بە شێوەیەکی دیموکراتی دەسڵاتی خۆی هەڵبژێرێ و وڵات بەرەو سەناعەت بەرێ بیکا بە دەوڵەتێکی سەناعی و حرەکەیەکی کەش کە حرەکەی سۆسیالیستەکان بووە بەڵام ئەمە بەو مەزانەی نییە کە بڵێن ئەوەی کە سۆسیالیستەکانە یعنی هەوڵ نایە بۆ ئەوەی کە لەگەڵ کادیدا کە بڵێن سەرپەر لیبراڵەکانە کە ئەیانەوێ وڵات بەرەو سەناعەت برن بەشێکی زۆریشی لە سۆسیالیستەکان هەر بۆ یعنی حرەکاتێکی سیاسی بووە شەرت نییە ئەوەی کە لە ناو سۆسیالیستا بووە بڵێن خەتی لینین ئەوە بووە کە ویستوەتی کرێکاران دابڕێ لە بۆرجوازیەکان بەڵام شرتنی هەر ئەوە ینی بەتەواتی هاتوێتە پێشەوە بەشێکی زۆری سۆسیالیستەکان بە تایبەتی حتا لە ناو بەلشەفیەکانیشە و ناو مەرشەفیەکانیشە پیان وا بووە کابێ پشتیوانی کادیت بکرێ و پشتیوانی ئەو جوهەتە بکرێت کە وڵات بەرەو سەناعەت و بەرەو پێشەوە باتووکە مەسەنە بلیخانۆڤ یان بەشێکی زۆریش حتا لە بەلشەفیەکانیش پیان وایە ئەبێ دەوڵەت ببێ بە دەوڵەتێکی سەناعی و کرێکارتیە بەهێز بێ ئەو کاتە کاتی ئێمە هەیە و ئەوە لە تێزەکانی شاکە دوایی نەسەری لێشە هەر باسەکرێ بەڵام یەکشتی کە زۆر عەسیمە ئەوەی کە تۆ باسە کرد لەو کاتا کە شۆڕشی 1995 دروستە بێ منشەفیەکان لە پایتەختە بن و تڕۆتسکی لەوێ بێ و لێنینیش ئەچێتەوە بۆ مۆسکۆ و ئەوە من باسم کردووە کە لەوێ لە بەرچێ پێویست ناکە لێرا باسیکەین بەڵام یەکێک لە مهمەکەیەوە یعنی شورای خەڵکی یان شورای کرێکاری لە شارێکی زۆر بچووکە دروستە بێ معمەلێ دروستێکە دوایەوە لە شارەکە دروستە بێ ئەمە پەرە ئەسێنە اینجا لە عاسیمە لە سان پترسبورگ لێ دروستە بێ و دوای ئەوە لە مۆسکۆ دروستە بێ یعنی لە مانگی هەشتا لە سان پترسبورگ دروستە بێت و لە مانگی دا تقریبا لە مۆسکۆ دروستە بێ بەڵام لە کاتێکا کە شورا لە مۆسکۆ دروستە بێت بەڕاستی دەور و نەخشێکی زۆر عەزیمە بێ بەڕاستی زۆر ئەچێتە پێشەوە یعنی لە هەچ گەڕێکێکا کە دەسڵات بە جەشورەکانەوە بوو بێ تقریبا ژیان گۆڕاوە یعنی بە تەواوەتی ژیانێک مەسەڵەن هەموو لە هەموو گەڕێکەکانە شوێنی ژلشۆر هەبووە مەطعەم هەبووە ڕەوزە و حەزانە و حتا هێزی چەکداری هەبووە هیچ هێزێکی کە نەیتوانەوە بێتەنە ئەو شارانەوە و دوای ئەوە لە سان پترسبورگ کاتێکە بڵێن حیزبی کادیت و لەگەڵ قەیسەرە یەکەگرنەوە و ئەو بەیاننامەی کە قەیسەر دەرێکەوە دان بەوانەیە کە ئەڵێ من ڕازیە بن بەوەی کەوا خەڵکی رووسیا خۆی دۆما دروستکە یعنی پەرلەمان دروستکات و وەڵحاسەکەی بڵێن قەیسەر مەجموعەیەک ریفۆرمەکات سۆسیالیستەکان ناچنە پای ئەم ریفۆرمانەوە بە خەڵکی بە کرێکار و بە زەحمەتەیە ئەڵیان هەچ کاتێک کە قەیسەر بەهێز بووەوە ئەم ریفۆرمانەی کە ئەم دەستکەوتانەی کە بەدەستێنی هەموو لێ وەرەگرێتەوە بەڵام حیزبی کادید و بەشێکی زۆریش لە منشەفەکان و سۆسیالیستەکان ئەوانەی کە پێیان وابوو کابێ وڵات ببێ بە وڵاتێکی دیموکراتی و بەرەو سەناعەت بڕوە ئەمانەش هەموو چوونە پاڵ حیزبی کادیت و یا بڵێن لیبراڵەکان و لەگەڵ ئەوانە چوونە پایان بەڵام شوراکان دەستیان کرد بە کارکردن و هەتاوەکو نزیکی مانی یەکی ساڵی 1906 شوراکان هەم لە مۆسکۆ و هەم لە سان پترسبورگ کە دوایی ناوەکەی گۆڕا بە لێنینگراد لەوێ بەشداریان کرد و توانیان بە تایبەتی لە مۆسکۆ توانیان کە مەجموعەیە گەڕێبخەنە ژێر سەتەری خوانە و حکومەت تقریبا لە ناو مۆسکۆ لە ڕێگای شوراکان و پاشەکشەی کرد و هەتاوەکو دوایی لە سان پترسبورگەوە هێزیان نردبەوەی کە مۆسکۆ و توانی جارێک کە مۆسکۆ بگرێتەوە لەو ئەم شورانەیە کە دروست بوو لێنین دەڵێت ئەمە گەورەترین دەستکەوتە بۆ تەبەقەی کارگەر
و ئەمە ڕێگا خۆشکەرێکە بۆ ئەوەی کە لە شۆرشی ئایندەمانە ئێمە بتوانین دەستکەوتی گەورە لێ بەدەستبێنین حتا لە زۆر شوێنە ئەڵێ ینی شۆرشی 1905 بووە بە یەکێ لە گەورەترین دەستکەوتەکان کە ئێمە توانیمان لە شۆرشی شوپات و لە شۆرشی ئۆکتۆبری شای ئیسفادەی لێ بکەین یەکێک لەوانە کە شوراکانە و حتمما لە شۆرشی شوباتە کە شوراکان دروستە بێت دەسڵاتە بێت بە دوولایەنە و بەشێکی بە حکوومەت و بەشێکی بە شوراکان ئەم ئەزمونش کە لە رووسیا ڕوویداوە طبعا بە دوای ئەزمموی کۆمۆنەیە هاتووە لە کۆمۆنەوە هاتاکو شۆرشی 1905 رووسیا ئەو ڕێکخراوە کارگەرانی کە معروف بوون و ئاشنا بوون بۆ خەڵکۆبانە زۆرتر ڕێکخراوەی نیقابی سندیکایی بوون یعنی ئەوانەی کە سندیکا دروست بکەیت و لەناو سندیکاکانە کارگەران پێکەوە سنووقی هاوپشتیان هەبێت و سنووقی مەسەلەن بێکاریان هەبێت و سنووقی ئیزرابیان هەبێت و مەجموعەیەک مەسەلەن دروستبوونی جوڵانەوەی ئیتیحادیەی لە دوای شۆرشی بڵین کۆمۆنەوە لە دوای ڕاپەڕینی کۆمۆنەوە ئەمە بوو بە بڵێن سیمازاڵی جوڵانەوەی کارگەری دروستبوونەوەی سۆڤێتاتەکان ئەم شێوازە لە ڕێخستنی کارگەری کە فەرقی لەگەڵ ئیتیحادەکان ئەوەیە لەسەر بنەمای کۆبوونەوەی گشتی و هەڵبژاردننی ڕاستەوخۆ و دیموکراسێتی ڕاستەوخۆ نەک دیموکراسێتی هەر چەند ساڵ جارێک مەسەلەن هەڵبژاردن بکەیت و نوێنەر هەڵبژێری توانە بۆ ناو ئیتیحادەکان لەسەر ئەم بنەمایە دامەزرا بوو ئەمە شێوازێک و بڵین ژیاندنەوەی ئەو تەقالید و ئەو نەریتانەی کۆمۆنە بوو کە بەواقعی ئەم ڕێکخراوە هەم بۆ کاتی شوێنەی و ئاسایی و خەباتی اقتصادی توانێت لە کارابێت و کاریگەر بێتەوەوانە هەم بۆ کاتی شۆڕشوانە توانێت تەنزیمی ژیانی خەڵک بکاتەوەوانە نەک بەتەنها بۆ داواکاریە اقتصادی و ئابوووریەکانیان بۆ داواکاریە بەسەلەن سیاسیەکانیان بۆ بەدەستهێنانی دەسەڵات بۆ بەدەستهێنانی قودرەت بۆ جێڕانەوەی حیسیەت بۆ کارگەر و جێگاوشتن و پلۆپایی کارگەر لەناو کۆمەلگای ئەمانە ئەو وەسایلانن کە بەکاردێن کە طبعاً ئەمە گرنگەکەی لێرەیە لە چیایە مەسەلەن گرنگەکەی لەوایە کە ئەمە ئیداعی خودی کارگەران خۆیان بووە لێرە تۆ ینی ئەم دەرکەلینی نییە بۆ خەباتی کۆمونیستیەوە بۆ خەباتی کارگەری بە جۆرێکە کە ئامادەیە لە کارگەرەوە فێر بێ و ئەو نمونانەی کە دەرەکەوێت و کارگەر خۆی کاتۆمانە ئەم دێنێت ئەیکا بە تیوری کا بە نەزەریەوەی کا بە پاڵپش دوام جارەکە دێتەوە لە شۆڕشی شوباتە هینەبێتەوە زۆر سادە سیرەکەی ئەم جارە شوراکان نەکتەنها بۆ کارگەران بۆ جوتیارانیش دروستە بن بۆ سەربازانیش دروستە بن و ئیدەی شورای ئیدەی تەنزیمی شورای تەواوی کۆمەڵگاداگرێت یعنی ئەمە بۆ خۆی ئەو هینەیە ئەو بڵێ کاریگەریە دیالکتیکیە یاخود هاو ئاوێزبوونە دیالکتیکیە لەگەڵ جوڵانەوەی جەماوەریە کە ئەتوانی وەکو تیوری کۆمونیستی بڵێن فۆرمۆڵی کەیتووە دووبارە لە پراکتیکە بەکاری بێنیتەوە بەرحاڵ شۆرشی 1905 سەرنجام پاشەکشەیەکۆوانە لەلایەن بڵێن قەیسەرەوە کە تەمانە پاشەکشانە وەختێک لە کاتی شۆشەکە سیرەکەی هەر سیرەکەی هشتی زۆر لاوەکی ویچن بەڵام خودی ئەمە دواتر ئەتوانێت زۆر کاریگەر بێ بۆی کە قەیسەر لە ناو بچێت ینی ئەوانەی کە مەسەلەن دۆما خودی لە شۆرشی شوباتە دواتر کە دی نەسەری ئەوانە ئەوە دۆمایە کە ئەچێت دەسەڵات لە قەیسەرە سێنێتەوە و قەیسەر ئەخا لە شۆرشی شوباتە بەرحاڵ ئەم پاشەکشەی کە قەیسەر ئەیکات و دۆما پێک دێت و ئەحزاب دروستە بێت و ئەحزاب لە ئینتیخاباتە بەشداریەکەنەوەوانە ئەگەرچی بە فێڵێک بۆ پاشەکشە پێکردنی شۆرش و لەباربردننی بەڵام دواتر تەبعاً دەستکەوتی زۆر گەورە بوو و ئەم دەستکەوتانەش بەشێکی بۆیە توانراوە سوودی لێ ببرێت لەبەرەوەی ئەو میتۆدەی لینین کە باسی لەسەر بەخۆی سیاسی چینی کارگەر کردووە لێرە جێگای وەرگرتەوە ئەمانە بەرحاڵم شۆرشە سەرنجام لە دوای 2 ساڵ تێگەشتێ ڕاپەڕی دەکرێت و تێگەشتێ ئێمە کەوینە قۆناغێکی ترەوە لە خۆ ئامادەکردن بۆ شۆڕش دیارە شۆڕش کە تەواو بوو و تێکشکاوە ناڕازایەکان کۆتاییان نهاتوە بەڵام ئێمە لە قۆناغێکی تری ئامادەکردنین بۆ شۆڕشی داهاتوو کە ئێستا توانین بڵێن ئامادەکردنە بۆ شۆڕشی داهاتوان پێشتر نازانی و شۆڕشی داهاتوەکەیش ئەکرێ بەڵام ئەو کارانەی کە کراوە بۆ دەهۆی ئامادەکاری بۆ شۆڕش پێم خۆشە سەبارەت بەم پیرۆدە بەم فترە زەمەنیە لە بینی شۆڕشی 1905 و 1970
دیاربوو خۆت بەشێکی باشی کتێبەکەت بۆ مەتەرخان کردووەوە زۆر وردەکاریت لەوێ باس کردووە هەنێک مەسایلت باس کردو و ناوی شخصیەتی وا تێناوە کە من بۆ خۆم یەکەم جارەیان بیستم کە ڕۆڵی زۆر مهمیشیان هەبووە لەو جوڵانەوەی ئەو سەردەمەیە پێم خۆشی سەبارەت بەمە کەمێک بدوێت منەگەر بە کورتی ئیشارەت بە چەند شت بکەم لەوێ مەسەلەن هەر لە دوای ئەوەی کە شۆڕشەکە تێکەشکێت حتمما قەیسەر ناچارە بێکەوە بەنابەرێ بۆ ئەوەی کەوا خەڵک بتوانێت دۆمایەک بۆ خۆی هەڵبژێرێت و لە ساڵی 1960 یەکەم دۆما هەڵەبژێرن بەڵام ئەم دۆمایە بەشی زۆری لەبەرەوەی کە منشەفیەکان و بەشێک حتا بەشێکیش لە بەرشەفیەکان پشتی کادیدیان کردووە زۆربەی کورسیەکان بە حیزبی کادی دەکەوێت ئەمە خەتەرێکی گەورەیە بێ بۆ قەیسەر بۆیە گیان لە ناو شوراکانی شابەرکادێ دەکەوێت بەڵێ بۆیە ئەمە هی نەکات هەڵیانەوە شوێنێتەوە پەرلەمانە بەرحاڵ دوو جار لە ماوەی 1960 تا 1970 دوو دانەجار دۆما دروستە بێ و هەڵیانەوە شوێنێتەوە لە مودێ هەتا پاشۆش دۆمایەک دروستە بێ کە یعنی قانونەکانی هەڵبژاردن ئەگۆڕن بە شێوەیەک گەڕن حیزبی ئۆکتۆبەریەکان ئەوان بتوانن زۆری نەبن ئەوانەی کە لە قەیسەر خۆیەوە نزیکن بەڵام لەو کاتانە ینی سۆسیالیستەکان کۆنگرەیەکە بەسن هەم بەرشەفیەکانیش و منشەفیەکان کۆنگرەیەکی بەهێزە بەسن و لەوێ مەجموعەیە بەرنامە بۆ خۆیان دانێن بەڵام هەرچەند ینی هەموو بەشی زۆری کۆنگرە لەسەر مەجموعەیە لەو خاڵانە کە دایان ناوە ڕێکەوتون بەڵام لینین لەوێ خاڵێکی تایەکە ئەوەیە کە چۆن ئیمکاناتی پارە بەدەستبێنن و بۆیە بڕیاردەن کە بانقێ ببرن من لێوا بە تەفسیلی باسیەوەم کردو کە چۆن بانقای برن وردە وردە ئەمانە جارێکی کە ئەبێتەوە بە کێشەیەک لە بینی بەرشەفیەکان و مەشەفیەکانە حتاوەکو ساڵی 1912 لە بڵێ هەتا 1912 لەو کاتا لە کۆنفرانسی براخە گرن کە لێنین لێوێ بەشدارێکە و بە تەواوەتی بەرشەفیەکان و مەشەفیەکان لە یەکدابرن لەم مدە زەمەنا یعنی لە 1970 هەتاوەکو 1912 وردە وردە یعنی هێزی سۆسیالیستەکان لە ناو وڵاتە بەرەو کەمیە ڕوان لەبەر ئەوەی کە بەشێکی زۆری لە ئەندامان و کادران چوونەتە دەرەوە و دەسڵاتی زۆر یعنی ئەتوانێت زۆرێک لە کادرەکانیان بگرێت بەشێکی زۆری لەوانە مەسەلەیەکێک لەوانە لە 1950 ڕۆتسکیە گرێت بەشێکی زۆر لە کامینۆڤ یعنی بەشێکیان ڕاکەن بەشێکی زۆری لەم ڕابەرانە ئەگیرێت و بەشێکیشیان لە وڵاتە چنە دەرەوە بۆیە تۆزێک لە کارگەرەکان ینی مانگرتن یاخود خۆپیشاندان و ئەمانە زۆر کەمە بێتەوە بەڵام لە دوای ساڵی 1911 کە ژیان کرێکارەکان وردە وردە بەرشەفیەکان ئەچنەوە ناوە و منشەفیەکان لەوێیان وردە وردە یعنی کرێکارەکان یەنە پێشەوە ڕێکخراوی خۆیانەکەن هەتاوەکو 1912 لە 1912 ئەو کۆنفرانساگرێ یەکێک لە دەستکەوتەکانی ئەو کۆنفرانسە ئەوە بۆ کەلینین لە کۆنفرانسەکە باسیەوەکە کە پێویستە ئێمە ڕۆژنامەیەکی ڕۆژانەمان هەبێت جەریدەیە کە بڵاوکراوەیە کە ڕۆژانە دەرچێت و ئەمە ئەبێ ڕسمی بێت لەو کاتانە کە بەشێک لە بەرشەفیەکان لە ناو دۆما بوون توانیانە ڕۆژنامەی پراودا دەرکەن و ئەم ڕۆژنامەیەکی ڕۆژانە بوو ئەمە دەور و تەسیرێکی زۆر گەورەی هەبووە لەسەر حرەکاتی کرێکاری لەسەر ئەوەی کە کرێکاران چۆن بتوان لە شوراکانی خۆیانەیە بن چۆن نتوان ڕێکخراو بن چۆن حتا بۆ ڕێکخراوە کۆمۆنیستیەکان چۆن نتوان کە لە گەڕەکەکانە کۆمیتەی کۆمونیستی دروستکەن ئەم ڕۆژنامانەیە دەور و نەخشێکی گەورەی هەبوو حتا لێنین خۆی گەڕاوەتەوە بۆ نزیکی پۆڵندا لە شارێک لەوێ ژیاوە بۆ ئەوەی کە زوو کادرەکانی خۆیان ببینێت وە زوو ئامادە بێ کە لەسەر ئەو کێشانەی کە هێتە بەردەستیان چارەسەری بکات ئەمە ئەم مەرحەلەیە تادووە ئەتاوەکو 1912 بەڵام لە دوای ئەوە مەرحەلەیەکی کەیەتە پێشەوە کە جەنگی جیهانی یەکەمە ئەگەر بتەوێت لەسەر ئەوەش حەزەکەی کورتەیەک باسکین بەڵێ بە ئەکیدی من مەبەستمەوە بوو ئەم خۆ ئامادەکردنە بۆ شۆڕشی داهاتی رووسیا لە خلالی جەدەلێکی زۆر بڵین قوڵ و هەمەلایەنە لەگەڵ باڵ و بەشەکانی جوڵانەوەی کارگەری سەراسەری ئەوروپا و سەراسەری دنیای ترە وەختە دنیا تقریبان هەر برێتی بۆ لە ئەوروپا و
ئەوەی کە جوڵانەوەی کارگەری تیا بۆ و هەنێک مەسەرەن وڵاتانی تری وەکو ئەمریکا و ئوسترالیا ئەوانە جا ئەم ململانەیە لە ناو جوڵانەوەی کارگەری دنیاە و تابەتی لە ناو ئەنتەرناسیۆنالی دووە زەمینە ساز بۆ شۆڕشی ئۆکتۆبەر من پێم خۆشە سەبارەت بەم ململانەوە نوێنەرایەتی لینینەوەی کە لینین نوێنەراتی چ سیاسەتێکی کردووە باس بکە چونکە ئەمە زۆر تەسیری هەیە بۆ دواتر کە چی لە رووسیا ڕوەدا بەڵێ پێش ئەوەی کە باسی ئەو ململانەکەم یەک خاڵم بیرکەوتەوە لەوەی جگەل لەوەی کە ئەم ڕۆژنامەی دەرەکە لینین یەک کاریکەشی کرد کە بەشێکی زۆری مەدرسەی کرێکاریە کردەوە بەشێکی زۆری لە کادرەکانی ئەهێنا بۆ ئەم مەدرسانەوە کە بەڕاستی کادری دروستە کرد بەڵام ئەو جیاوازی کە لە بینی بەرشەفیەکان و منشەفیەکانە خۆی بەشی زۆری منشەفیەکان لەگەڵ حیزبی کادیدا هەروەکەوەی کەوتم دەوڵەتێکە بێت دیموکراتی بێ و وڵات بەرەو سەناعەت بڕە بەڵام لینین ئەیوست تەبەقەی کارگەر جیاکاتەوە یعنی دای بڕێ لە هەموو شتێک وە ئەو پێی وابوو کە ئەبێ تەبەقەی کارگەر خۆی بتوانێت دەسڵات بەدەستەوە بگرێ لە ڕێگای تەبەقەی کارگەرەوە بچی ینی بۆ سۆسیالیزم لێەوە دروستە بێ بەوەی کە لەگەڵ کۆمەلگا ئەبێ وڵاتە بێ بە سەناعی و لە ڕێگای سەناعەتەوە چینی کرێکار زۆرە بێت و دوای ئەوە کە چینی کرێکار زۆر بوو ئینجا نۆرەی ئێمە و یعنی مەرحەلە بەندیە کە بوو لە لینین پێ ئەمە شۆڕشێکی ئەڵقە یەک لە دوای یەکە زنجیرەیە ئێمە ئەتوانین ئێستا دەستبەرین بۆ ئەبێ کرێکاران تا ببرێن لە هەموو ئوفقێکی بۆرجوازی و ئەبێ خۆیان سەربەخۆ بووین و کاتێکیشکە وڵێ شۆڕشی سۆسیالیستی ئەوەیە کە ئەبێ کاری کرێگرتە نمێنێت یعنی لە وڵاتێکا کە کاری کرێگرتە هەبوو لەو ئەو وڵاتی ترەوە وڵاتێکی سۆسیالیستی نییە بەڵکو وڵاتێکی سەرمایه‌داریە بۆیە لەم ئەم مەراحلانە هەم لە ڕێگای جەریدەکانە هەم لە ڕێگای کادرەکانەوە ئەم بیر و بۆچوونەی لینین لە ناو کرێکارەکانە لە ناو بەشێکی زۆری بەلشەفیەکانە طبعاً بەشێکی زۆری بەلشەفیەکان شەرت نییە لەگەڵ ئەو بۆچوونەی لین ناوێن بەشێکی زۆریان لەگەڵ بۆچینی مەشرفیەکانەوە ئەوانش پیانەوە بوو کە بێ وڵات بەرەو سەناعەت بڕوات و دوای ئەوە سەرەی تەبەقەی کارگەرە و لە شۆڕشی شوباتیشە ئەمە جارێکی کە دووبارە بێتەوە لە کاتێکا کە بەتایبەتی کە لین نەگەڕێتەوە بەڵام گیان بەڵێ فەرموو لە ساڵی 1912 ینی لە نهایەتی ساڵی 1912 لە دوای کۆنفرانسی براخ لە سویسرا کۆنگرەیەکی سۆسیالیستەکانە بەسرێت لە سەر تاسەری بڵێنجی هەنا بەزیات بەتایبەتی توانین بڵێن ئەوروپی چونکە خۆی وایە کۆنگرەیەکی بەشێکی کۆنگرەیەکی ئەنتەرناسیۆناڵی بووە بەڵام بەشێکی زۆری ئەوروپیەکان بووە لەوێ ئەوان پێشبینی ئەوەیان کردووە کە نظامی سەرمایه‌داری ناچار بەوە بێ کە ئەبێ جەنگێ بکات بۆ ئەوەی کە وڵاتان داگیر بکات و هەر یەکێک لەم وڵاتە سەرمایه‌دارانە مەجموعەیە وڵات بخاتە ژێر نفوسی خۆیەوە بۆیە ئەم کۆنگرەیە لەوێ کراوە لینین لەم کۆنگرەیە بەشداری کرد بەشێکی زۆریان یان ئەتوانین بڵێن کە ئەوەی کە لە کۆنگرەکە سەوتی پێدرا بەیاننامەیەکیان دەرکرد و هەمویان پێیان وا بوو کە دەوڵەتی سەرمایه‌دارەکان ناچارن بۆ ئەوەی کەوا جەنگێک دروست بکەن و ئەبێت طبقەی کارگەر دژی ئەم جەنگە بوەسێتەوە و هەموو طبقەی کارگەر لە وڵاتەکانە بەرامبەر بەدەسڵاتی خۆیان بوەستنەوە بەڵام لە کاتێکا کە جەنگی جیهانی یەکەم دوای ساڵێک جەنگەکە دەست پێکە کاتێک کە جەنگ دەست پێەکە سۆسیالیستەکان ئەبن بە سێ بەشەوە ینی بەشێکیان پیان وایە بە تایبەتی بڵێن لە ئەڵمانیا کاوتسکی ئەو ڕەفیقانەی کە لەگەڵ یابن پیان وایە کە ئەگەر هجووم کرێتە سەر وڵاتەکەمان و وڵاتەکەمان داگیر کرێ هەر هەمووەکەمان قسەیە هەیە کە هەمومان ناو باخیرەیەکە ئەگەر باخیرەکە غەرقبی هەمومان غەرقبین بۆیە ئەوان چوونە پاڵپشتی وڵاتەکانی خۆیان و حتا بەشێکی زۆریان کاوتسکی خۆینا بەڵام بەشێکی زۆری لە ئەندام پەرلەمانەکان دەنگیان نا بە بوجەی شەڕ یعنی بۆ بوجەیەکی زۆر بۆ سەربازی و بۆ وەختی حربەکە کە هیچ کاتێکە و بوجەیە نەبووە لە بەریتانیا لە فەڕەنسا لەمانە هەمووی بەم شێوەیە بوو بەشێکی زۆریان ئەمنان کرد ئەوەیە ئەگەر ئەو موقفە نەبووایە مستەفا ئەگەر ئەو هەڵوێستەی پەرلەمانتارەکانی سۆشیال دیموکراتەکان لە ناو بڵێن ڕێکستاقی هینا ئەڵمانیا نەبووایە ئەسڵەن ئەڵمانیا شەڕەکەی پێ نەئەکرا و ئەم شەڕا قابل بەوە بوو کە زۆر خێرا
ئەم شەڕە بەری پێ بگیری ینی بەشێک لەوەی کە ئەم شەڕی حربی عالەمی یەکەم کە جەنگێکی زۆر وێرانکەر بوو بەڕاستی وەکیمیایی تا بەکارهادن و ئەوەشکاڵ بڵێن تراژیدیای لێکەوتەوە ئەوانە ئەم جەنگە سۆشیالیستەکان یانتوانی ڕایگرن بە مەرجێگە هەڵوێستیان بووە بەڵام هەڵوێستیان نیشان نەداوە لەسەر ئەمە لینین ینی سەنگەری تەواو لێجیاکردنەوە لەگەڵ ئەمانەیە حتا کە جەریدەکە بینێت ئەڵێ لینی خۆیڵێ من لە کتێبەکەشا باسم کردووە ئەڵێ تەسەور ناکەم تەسەورەکە ئەمە درۆی جەریدەکە خۆی بێ ینی باوەڕ ناکات چونکە لە بال هەمویان مقنع بوون بۆەوەی کە ئەم شەڕە دەست پێەکە هیچ مەسلحەتێکی چینی کرێکاری تیانە ئەبێ هەمومان دژی بۆسینەوە بەڵام ئەوەندەوەی سیرەکەی بەشێکی زۆری ئەمانە هەمویان چوونە پاڵپشتی وڵاتەکانی خۆیان بە حجەی ئەوەی کە ئەگەر زەرەرکەین ئێمە هەمومان زەرەرەکەین لە وڵاتانە بێت دیفاع لە وڵاتەکانی خۆمان بکەین تەنها هێزێک کە بەرەنگاری ئەوە وەستایەوە لێنین بوو وای بڵێن بەلشەفیەکان بوون کە وتیان داوا لە کرێکارانی تەواوی جیهانەکەین کە ڕووی چەکەکانیان بکەنە سەرمایهداری وڵاتەکانی خۆیان ڕۆزالۆکسمبۆر بوو کالنیختووە و لە باڵی تریش لە سۆسیال دیموکراتەکانی ئەڵمانیا وان ڕۆڵی زۆر مهمیان هەبوو لە فەزحکردنی ئەم سیاسەتە جەنگخوازی بڵێن سۆسیال دیموکراتەکان بەشێکی لەوانە بڵێ حتا کاری لێ بخێنتەوە ڕۆزا لۆکسمبۆرخ و ئەمانە هەرچەند مەسەڵەن بڵێن ڕۆزا بە تایبەتی لە مەجموعەیەک بە تایبەتی لە سەرنەتەوە ئەمانە خلافاتی هەبووە لەگەڵ لینینە بەڵام لە زۆر مواقیفە پشتیوانی لینین بۆ ینی لەو مووقیفانە لێ بووە بەڵام ئەوەی کە لینین کە داوای لەمەی کردووە بووە هۆی ئەوەی کە لە ناو وڵاتی رووسیا هێرشێکی زۆر گەورە بکرێتە سەر بەلشەفیەکان من بە تەفسیلی باسم کردووە حتا لەوێ مثلا زۆر یارمەتی طبعا لە رووسیاشا مەجموعەیەک پیان وا بووە کە لە سۆسیالیستەکان پیان وا بووە فعلا ئەبێ دیفاع لە رووسیا بکرێت و ئەم شەڕی هەمومانە و ئەبێ هەمومان بەرەنگاری دوژمنەکان بۆسینەوە وەلینین ناوی ئەوانەی ناوە سۆسیالیستی شۆفێنیست شتێکی لەو شۆ بەڵام بەرحاڵ هێرشێکی گەورە ئەکرێتە سەر بەلشەفیەکان و حتا تشکیلاتی بەلشەفیەکان بەشێکی زۆری ئەوانە هەڵەوەشێتەوە و تقریبا هیچ تشکیلاتێکیان نامێنێت داوا لە کامینیفەکەن کە لە دەرەوەی وڵاتەوە بچێتەوە بۆ ناوڵات بۆ ئەوەی کە بتوانێت تشکیلات دروستکاتەوە یەکسەر کامینەفیشەگرێت بەشێکی زۆری جیاسیس و ئەمانیان یعنی شەرت نییە بچمەوە تەفاسیلەی بەڵام خەسمەوەیە فشارێکی یەکجار گەورە لەسەر بەلشەفیەکان هەبووە بەڵام بەلشەفیەکان هەمیشە لەوا بوون کەوتویانە ئەم جەنگی ئێمە نییە پێویستە لە کرێکارانی سەرتاسەری جیهان ڕووی چەکەکانیان بکەنە سەرمایهداری وڵاتەکانی خۆیان یعنی ئەمە مووقیفێکی گەورە بەشێکیشیان پیان وا بوو بڵێن مارتۆف و حتا ترۆتسکی و ئەمانە پیان وا بوو کە ئەم شەڕێکە ئەبێ هەوڵ بدەین بۆ ینی لە بین نابوون ئەبێ ئەم شەڕە هەوڵ بین کە بوەسێت حتا لێنین بڵێن لە رووسیا و بەریتانیا و فەڕەنسا ئەمانە کە هاوپەیمان بوون لە بەریتانیا کۆنگرەیەکە بەسرێت لەوێ نوێنەری بەلشەفیەکان نەچێتە ناو کۆنگرەکە نایڵم قسەکانی بکە حتا نایڵم بەیاننامەیەکی پێ بخێنێتەوە نایڵم بەیاننامەکەی بخێنێت دەرەوە چونکە هەمویان پیان وا بوو کە ئەبێ ئێمە پشتیوانی وڵاتەکانی خۆمان بکەین و فعلەن ئەبێ ئێمە لە پەرلەمانەکان و کۆمەکی وڵاتەکانی خۆمان بکەین بەڵام دوایی کە مەسەیرەکەی کە چۆن ئەو هینەی لینین دەرچوو ئێستا ئەمە مهمە ئەمە گرنگە ئەم هەڵوێستە ناوازەیە ئەم هەڵوێستە دژبەرەی بەشەفیەکان و لینین بە تایبەتی بە ڕابەرایەتی لینین لە بەرامبەر ئەو باڵە ڕاستڕەوەی ناو ئەنتەرناسیۆنالی دووەما کە پشتیوانی دەدەوتە بۆ ژوازەکانە کرد بۆ شەڕی خۆیان ئەمە دواتر بەڵێ لە سەرەتاوە لە ناو رووسیا بوو بەهۆی فشارێک و گوشارێکی زۆر گەورە بۆ سەر بەشەفیەکان و بۆ جۆرە ئەو هەڵۆشانەی کە قسەی لێکەی توان و تەشکیلاتەکانیان بەشێکی زۆری لەبەر یەکترازا بەهۆی ئەو پەلاماری هەتاکو ئەنی زمینی چیوا دروست بوو کە بەشەفەکان تەنیا مابوونەوە وەختێک پەلاماری شدران لەلایەن حکومەتەوە ئەوانە زۆر پشتیوانی ناکران لەلایەن هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ترەوە بەو شێوەیە کە هەتا بۆ مەسەڵ دیعانەی کە دروست بوو بۆ بلینین کەەوە عمیلی ئەڵمانیایە و ئەڵمانیا پارەی ئەیاتێ و ئەڵمانیا پشتیوانیەکە بەڵام لەلایەکی تر ئەم هەڵوێستا ڕاشکا و نەترسانە لە بەرامبەر بە ناسیۆنالیزم و لە بەرامبەر بە شەڕی دەوڵەتە ئیمپریالیستەکانە دواتر دەستکەوتێکی زۆر گەورە بۆ بەشەفیەکان دێنێتە دی
کە لە بەرچاوی کارگەر و لە بەرچاوی خەڵکی زەحمەتکێشی رووسایە کە لە دەست شەڕ هەراسان بوون لە دەست کوشتار هەراسان بوون ئەیانبینی بە چاوی خۆیان کە ئەم شەڕە جگە لە شەڕێکی ڕاوڕوت و بۆ قازانج و بەژەوەندی بۆ ژوازەکان هیچی تر نییە هەموو ئەمانە دواتر بوو بە مەکسب بوو بە شەفەکان و بە شەفەکانی پێ گەورە بوون یعنی ئەو هەڵوێستە دژایەتیکردنەی کە دژایەتی کرامە شەفەکان دواتر کە لە مەساری شەڕەکەیە بەرەو ئەوە ڕۆژ کە رووسیا ئەیدۆڕان لە شەڕەکەیە تەنانەت بەشێکی زۆری لەشکر و جێشی رووسیاش سەربازە هەژارەکانیان دووبارە مەیلیان بەلای بەرشەفەکانە ئینە بوو بە بەیاننامەکانی بەرشەفەکان لە سەنگەرەکانی پێشەوەی شەڕا لەناو بڵێن سەربازانە بڵاوکرایە بەڵێ بەڵام لەوەی کە هێرشێکی گەورە لەسەر بەلشەفیەکان هەبووە بەڵام لەگەڵ ئەوەشا بەلشەفیەکان هەمیشە لە هەوڵی ئەوە بوون کە بەرەو پێشەوە بڕۆن و بەشێکی زۆری ئەوانەی کە ئەچون بۆ سەربازی ئەوانەی کە دەکوژران بەشێکی زۆری خەڵکی هەژار مەسەلەن بەتایبەتی جوتیاران یعنی بەشێکی زۆری سوپای رووسیا جوتیاران بوو بە ڕۆژانە جگە لەوەی کە چەنەها خەڵکیان لێە کوژرا هیچ کەسێکی ئەو تۆژ نەما کە بتوانێت زەرعاتەکانی بکە هەمووی خەڵکی پیر نەیەتوانی کار بکات و یعنی مەشاکیلێکی گەورە لە ناو وڵاتیشا دروست بوو ینی بێ ئەوەی کە رووسیا وڵاتێکی سەناعی نەبوو هەتا ئەو کاتە هیچ ینی یەکێ بوو لە وڵاتە دواکەوتەکان لە چاوەڕوانی ئەوروپا زیاتر ئیتیمامی ینی اقتصادیەکەی زیاتر لەسەر زەراعەت بوو بەشێکی زۆری ئەوانەی کە دەتوانن زەراعەت بکەن ببوون بە سەرباز وەجگەلەوە بەشێکی زۆری لە برینارەکان کەوانەی تر نانەتوانی ینی پەکیان کەوتبوو نانەتوانانی خۆیان خزمەتی خۆیانکەن بوون بەبار بەسەر کەسوکارەکانن بۆیە یەکێک لە ئەوانەی کە خەڵکی هەژاری رووسیا دەیویست ئەم جەنگە بە هەشت طریقەیە بێ کۆتایی پێبێنێت بۆیە ئەمە بوو بە یەکێک لە خاڵە پرشمدارەکان بەدەست بەرشەفیەکانەوە چونکە هەر لە سەرەتاوە لینینە و ئەوە کرێکارانن ئەوە جوتیارانی هەژارن کە ئەتوانن لولەی چەکەکانیان بکەنە سەر سەرمایه‌داری وڵاتەکانی خوان و کۆتایی بەم شەڕە بێن ئەگینا ئەم شەڕە بە سەرمایه‌داران کۆتایی پێنایەنن بۆیە ئەم خاڵە گرنگە بوو بە یەکێک لەو خاڵانەی کە بەرشەفیەکانی بردە پێشەوە وتوانی نفوس و هێزیان پێپیاکە حتا لە ناو کارگەکانە بەشێکی زۆری کرێکارەکان ئەچون بۆ جەنگ و بەشێکی زۆری کارگەکان لە خەڵکی بەتەمەن یاخود بەشێکی زۆری لە ژنان مەسەلەن حتا شۆڕشی شوبات ژنان کردیان ئێمە لە دوایی لەسەر شۆڕشی شوبات بەشێکی زۆری لەمانە بوون بە ژنان بەشێکی زۆری ئەم سەربازانە چون بۆ جەنگ شەڕیان نەکرد یەکێ لە مشکلەکانی جێشی رووسیش ئەوە بووە کە چەک و ئەسلیحەی رووسیا زۆر لە دواوە بووە لە چاوهینی ئەڵمانیا یعنی ئەڵمانیا وڵاتێکی سەناعی بووە و پێشکەوتوتر بووە لە رووسیا و دەبابات و تیارات و ئەمانەی هەر هەمووکەی زۆر پێشکەوتو بووە حتا ئەمان مەسەلەن جوتیاران هێناوە جگەلەوەی کە جوتیارەکە خۆات و هەموو ئەسپ و عارەبانە و هەر شتێکیشیان نەبوو ئەوە نەشیان هێناوە یعنی بە تەواوەتی لادیەکانیان فرامۆش کرد و گەورەترین مشکلەی بۆ ئەوانە دروست کرد بۆیە ئەمە وای لێ هات خەڵک ئەویست هەرچۆنێ بێت ئەم جەنگە بوەسێنێت سەرنجام دوای ئەوەی کە ئەم شەڕا ئەوەنە ساڵی خایان ینی لە 1940 دەستی پێکرد بڵێن لە سەرەتاکانی 1970 وەختێک کە معلوم بوو کە سەرکردایەتی جێش و خودی قەیسەر کە گوایە سەرکردایەتی سوپا کاتۆوانە هیچ سەرکەوتنیی بەدەست نێناوە برسێتی بڵاو بۆتەوە و دادەکان وێران بوون زراعەت وێران بووە خەریکە بڵێن بە معنای کەلیمە برسێتی و لە برسامردن ئەبێ بە دیاردە و ئەوانە لە رووسایە لەم کاتەیە ئیتر شۆڕشی شوبات دەست پێکە کە وەکو خۆت باسە کە شۆڕشی شوبات بە لە ئەسڵا خۆی شۆڕشی شوبات نییە لە ئەسڵا خۆی شۆڕشی هەشتی مارسە ئەگەر ڕاست بێ لە هەشتی مارسە بەڵام ئەو فەرقی کە لە تەقویمەکەیە بۆ وەختە تەقویمی ئارتۆدۆکسی لەگەڵ تەقویمە عادیەکەی کە باقی ئەوروپا بەکاری هێنا وای کردووە 13 ڕۆژە پێم وابێت تەقویمی رووسی لە دواوە بووە ینی لە لای ئەوروپا هەشتی مارس بووە پێشتا لە لای رووسیا 23 شوبات بووە وانە ئەمە لە 23 شوباتە ئەم خۆپیشاندانی ژنانەکرێت لە شاری پترسبۆرگاوە لە دوای ئەمە ئەو ڕاپەڕینە دروستە بێەوە سەرنجام دەوڵەتی قەیسەری یاخود قەیسەر سەرنجام استیقالایە بیا بە براکەی دوای براکەی لێ من
کاریوان ناکەمەوان و ناچارە بێ ئیستیقالە بات و دەست لە کاروبار و ئەوانە بکشێنێتەوە و دەسەڵات بکەوێتە دەستی دۆما و حکوومەتی موقت. بەڵام هاوکات دیارە کارگەرانیش کە پێشتر شووریان بۆوانە لەم هەلوو مەرجە شۆڕژگێڕانە تەعانەمەی کە باسیەکەی وانە بۆ لە پڕێکا بێت و 2000 و خۆپیشاندانێک بێتوانە خۆپیشاندانی ژنان ڕۆژی داهاتوو جاوە سەرنجڕاکێشە لێرەیە مستەفا دیارە لەبەر لە سەرچاوی ترا بینی و باس خوێنومەتەوە سەبارەت بەمەش کە یەکێک لەو کارگایانی کە کانگای ئەم ڕاپەڕینەی شوبات بووە کە بۆتە هۆی شۆڕشی شوبات و ڕووخاندنی قەیسەرەوانە کارگەی ئەریکسۆنە شەریکەی ئەریکسۆنە سویدیە کە لەوێ تەلەفۆنات وشتی دروست کردووانە استیسماراتی کردو تەمان و شەریکەی هەر دواتر هەر هین کرا هەر بڵین دەستی بەسەراژیرا لەلایەن دەوڵەتی بەرشەفەکانەوە ئەوانە لەم ئەخیرەیە کە بڵین دنیا گۆڕاوەوانەوە ئەم ڕاستڕەوانە هاتن ئەم شەریکە ئەریکسۆن داوای تعویزاتێک کردەوە لە حکوومەتی ڕووسیاکە و شەریکەتان لێداخستو جا کارگەرانی ئەم شەریکەی بۆ داعمکردنی ژنان خۆپیشاندانەکەن کۆمیتەی حیزبی بەرشەفی لە ناو شاری پترسبۆرگا لە ناو شاری پترۆگرادا لە دژی ئەم هەنگاوەیە و ئەمریان پێکەڵێن بە هیچ جۆرێک نابێ ئەم خۆپیشاندانە بکرێ بە هیچ جۆرێک نابێ مامکە بەڵام ئەوان سەرباری ئەوەش کە مثلەن ئەو زۆر قسە لەسەر ئینزیباتی حیزبی بەرشەفیە کرێ و سەرەوە بڕیاری داست خوارەوە بێ جێبەجێکە بەڵام لەگەڵەوەیە کارگەران نەسەن بە قسەیان ناکەن چ خۆپیشاندانی خوانەکەن بووە ئەگەر بە قسەیان کردنایە شاید ئەم شۆڕژە هەر ڕووی نەدایە من ئەگەر بە کورتیش بێ لەوێ شۆڕشی شوبات دروستەوە کوتۆێت 8 مارسە بەڵام 23 شوباتە شۆڕشەکە لێەوە دەست پێکە وە سەرەتا یعنی من بە تەفسیلی لێ باسم کردووە حتا بەلشەفیەکان ئەڵێ بە هەوادارانی خۆیان بە ئەندامانی خۆیان وتووە هیچ شۆڕشێک هیچ خۆپیشاندان و شتێک ناکەین چووکە وەزع خەتەرەوە و تووشی هیچ شتێک نابێن یعنی بەبێ ئەوەی بەلشەفیەکان یان هیچ هێزێکی تر ئاگاداری بێ ژنان خۆیان دەستیان بردۆ بۆ شۆڕش بۆ ژنان خۆیان شۆڕشەکان کردەوە لە ماوەی 5-6 ڕۆژای ینی 23 شوبات هەتاوەکو یەکی سێ یعنی بڵێن بە تاریخە کۆنەکە توانیوانە کە قەیسەر دەست لە کار بکێشێتەوە و لەو کاتا حکوومەتێکی کاتی دروست بوو بەڵام لەگەڵ شان بەشانی ئەم حکوومەتە کاتی هەروەکو چۆن لێنین لە 1950 وتی شۆڕشی 1950 ڕێگا خۆشکەرێکە بۆ ئێمە یەکسەر کرێکارەکان لەو مودەکەما کە ڕۆژانە ئەچوون بۆ کارگەکانیان لە کارگەکان یەکسەر هەر ئەو ڕۆژەی کە شۆڕشەکە بوو ڕۆژی دووهەم وەکو تۆ ئیشارەتە پێ کارگەکان کۆبوونەوە و لەوێ شوورەی خۆیانیان دامەزران و چوون بە پشتیوانی ژنانەوە و شۆڕش یعنی ڕۆژانە کرێکاران من بە تەفسیلی لەسەر شۆڕشی شوبات قسەم کردووە حتا ڕۆژ بە ڕۆژ کە چۆن کراوە چۆن نەکراوە هەمووی ئەوانم تیای باس کردووە بەڵام ئەوەی کە مهمە کرێکاران و ژنان بەبێ ئەوەی هیچ حیزبێکی سیاسی بە بەلشەفی و بە منشەفی و بە کادیت و بە نازانچیەوە هیچ شتێکی ئاگایان لەو خۆپیشاندانە نەبووە ژنان خۆیان بەشی زۆری کارگەکان ژنان بوون خۆیان ئەم خۆپیشاندانیان کردو و لە 26 مانگە بەلشەفیەکان بەیان نامە دەرەکەن یعنی تقریبا 2 ڕۆژ دوای ئەوە ئیتر قەیسەرە ڕوخێت و هیچ شتێکی تیا نامێنێت یعنی بەڵام ئەوەی کە مهمە لەوێ دروستە بێت ئەوەی ببوورە ئەوەی کە مهمە لەوێ دروستە بێت شان بەشانی ئەوەی کە حکوومەتێکی بۆ جوازی بە سەرۆکایەتی لڤوف یعنی ئەوە بێ بە سەرۆکۆزیران دروستە بێت شان بەشانی ئەوە شوراکان دروستە بێت یعنی حکوومەتێکی دوانی نە شوراکان ئەتوانن بەبێ حکوومەتی کاتی شتێکی ئەوتۆ بکەن نە حکوومەتیشی کاتی شەتوانێت بەبێ شوراکان شتێکی ئەوتۆ بکات بۆیە ئەمە ئەکرێت دوایی لە بە تەفسیل شتێکە بەڵام من بیری شتێکم کەوتەوە لێرەیە کە باسەکەی ئەڵی کارگەران بەبێ ئەوەی قسە لەگەڵ کەسا بکەن و بەگوێی کەس بکەن و کاریان کردووە لینی لە جەنیوەری لە بڵێن مانگ یەکی ساڵی 2017ەیە تقریبا هەمەی 25 ڕۆژی بینە پێمابێ لەگەڵ ئەو خۆپیشاندانەیە کە ئەکریا کەمێک زیاتر ممکنە بەپی تەقویمەکان کەفینەکەی لەوانێت ڕۆژێکی بین بوو بێ لەوێ سیمینارێکی هەیە بۆ گەنجەکانی حیزبی کارگەری سویسرا پێما بێت لە جنێڤ یا لە زوریخە لەوێ کە قسەیان بۆ کاتەوەوانە ئەڵێ ئەم شۆڕشی داهاتوەی کارگەریە ئێمەمانان ڕەنگە نەیبینین
بەڵام بێگومان ئێوە ئەیبینین ینی لە سەروبەند ئەم شۆشەیە بۆ هیچ ڕۆژیبەی نەبووە کە قەیسەر بڕوخێ لینی تەوەقعی ئەوەی کردووە کە ئاستەمە شۆشە هەر نابینێ بەڵامە بینی مەسەن هەر لەو تاریخەوە تاکو دەمام دوایەوە حسابەکەی تۆوانە لینین دەسەڵاتی سیاسی بەدەستەوەی لە رووسیا ئەمە یەکێکە لەو لایەنە زۆر بەرجەستانەی کە ئەم شۆشە کە واقعا شۆشێکی جەماوەری بووە و نەخشە و پیلانی هیچ حیزبێکی سیاسی بەڵێ ڕۆڵی بۆ بەڵێ دەوری بۆ ئێستا ئەوەی کە لینین چ ڕۆڵێکی لەم بیناجێڕاوە کاتەکەمان پێما بێت درێژە بێتەوە بە ناچاری مەجبورین ئەم بەشە تەختێکین چونکە ئەمەیە لێرەیە باسی شۆشی ئۆکتۆبەرەکەی نەگەینە سەری پێم باشە لەسەر تێزەکانی ئاوریل قسە بکەیت تێزەکانی ئەپریل یا تێزەکانی نیسان کە لینین لە کاتێکا کە بە قیتارە هاتەوە لە سوئیسراوە بەرەو رووسیا سەبارەت بەوە بدوێ فەرم من ئەگەر مەزال لەبێ یەک دقە کەمتریش یەک قسەی ترۆتسکی کە لە کاتێکا لە 1950 ئاگیرە لەسەرەوەی کە تۆ باسی شۆڕەکە تیا کرد لە کاتێکا کە دادوەرەکان پیان ئەڵێن کە تۆ شۆڕش و دروستکردو تۆ شۆڕژین کردو ئەو چۆن جوابیانەتەوە ئەڵێ ئەی دادوەرە بەڕێزەکان شۆڕشی جەماوەری دروست ناکرێ خۆی دروست دەکات ئەمەش ئەنجامی پەیوەندی کۆمەڵایەتیەکانە نەک ئەنجامی نەخشەیە کە لەسەر کاغەز کێشرابێت هیچ کەسێک ناتوانێت یعنی بزەبت ئاواهی بووە نە بەلشەفیەکان نە مەرشەفیەکان نە لینین ئاگاداری ئەوە نەبوون کە ژنان بەو شێوەیە هەڵەسنەوە لە شوباتە قەیسەرە ڕوخێت و ئەمان دەساتەگرن بەڵام یەک شتیایە مهمە ئەوەیە کە ئەمان تەجروبەی شۆڕشی 1950 هەیە و پێشوەخت لەسەر ئەمانە زۆر جار قسە کراوەتەوە کادرەکانی بەلشەفیەکان کە هەموو جارێک لە ئەم دەورانیان بینیوە ئەمانە تقریبا تر دوایەوە ئامادە بوون یەکسەر هەردوو ئەوە کە شۆڕشەکە دەستپێکانمانە چنە ناو کارگەکانی خۆیان و هینەکان دروستەکەن یعنی شوراکانی خۆیان دروستەکەن بەرحاڵ لە لینی زۆر هەوڵەیە بۆی کە بگەڕێتەوە ناو وڵاتەکەی خۆی وڵێ ئەزانێت کە بێ خۆی تقریبن بە شێوەیەکی کەڕە چونکە زۆر جان نامەی بۆ نووسیون ینی نامەکانی لینی تقریبا فرامۆشەکرێ بۆیە ناچارە بێت لە سێ مانگ ئاگەڕێتەوە سێ ئەبرێل وەیترەمە حکایەتێکی زۆر دروستی لەسەرەکەن کە لینین ئەلەساس هینی ئەڵمانیا و بۆیە لە ڕێگای ئەڵمانیا و هاتۆ بەرحاڵ ناچینە پای ئەوە بەڵام لەوێ تێزەکانی خۆی یەنێ لە کاتێکا کە ئەم تێزانە لە یەکەمی جار لەگەڵ بەلشەفیەکان قسەکە سۆخانۆف زۆر بە یعنی بە تەفسیلی لێ باسێکە ئەڵێ وەکو ئەوە وایە مجموعەیە شت لەسەر سەبورەیەک نووسرا بێت و دوایی مامۆسایەک بێت هەمووی ئەوەی سەبورەکە بکوژێنێتەوە و ئەڵێ ئێمە ژوا بووین ئەوەی کە لە مێشکمانە بوو کە لینین هاتەوە باسی تێزەکانی کرد ئێمە مێشکمان هەمووی هیچ سرایەوە هیچ شتێکیکەیتیان نەما یعنی زۆرێک لە دوای ئەوە لە بەبینی بەرشەفیەکان و مەرشەفیەکان زۆرێکیان پیان بوتان لینی شێت بووە حتا قسەژەکەی ستالین و زینۆفیف ڕازی بووبوون بۆی کە هاوکاری لەگەڵ کامینێف و ستالین پێشوەخت تقریبا لەگەڵ چوو بوونەوە یعنی بەیاننامەکانیان دیارە پشتیوانیەکانیان دیارە حتا لەسەر ئیدامەدان بەشەر حتا ستالین لە پراودا سەرنووسەری پراودا بێ ئەڵێ ئێمە فیشک بە فیشک تۆپ بە تۆپ جوابێنەوە یەکێک لە مشکلەکانی خەڵک وەستانی شەر بووە ئەمان کە قەیسەریان ئەمانی شەشە ئیدامە بەشەڕێن چونکە کادیت و دەسڵاتەکانی ئیمپریالیستەکان بەسڵێن بڵێن ئەمریکاش ئەو کاتاتوتە ناو جەنگەکەەوە ئەمریکا و بەریتانیا و فەڕەنسا نانیێڵاوە کە رووسیا دەست لە جەنگ هەڵگرێت بەرحاڵ لینین کە تێزەکانی یێنێتە پێشەوە بەشێکی زۆریان پیان وە بۆ شێت بۆ و حتا قسەی زۆر ناشرینی پێڵێن بەتایبەتی لە ناو کۆمەڵەکان یەکێکیانەوە ڕیکۆفە یەکێکیان بەرحاڵەکەی لەوانەی سە ناوکەی باشبی نەبێتەوە ئەڵێ ئەم شۆڕشە شۆڕشی ئێمە نییە ئەمە شۆڕشی بۆرژوازیە ئەبێ ئێمە دانیشین هەتاوەکو تەبقەی کارگەر پێشەکەوێ ڕوا ئەمانێ بڕێ مەرحەلە بەندیەکان نیش بە فقاتە پێڵێ زەحمە نەبێت پێمان ناڵێ سەرەتا لە چ وڵاتێک و دەست پێکاتەوە سەعات چەنە و کاتی چەنە
دنیا بەم شێوە بەستەڵەکەی نییە کە ئێوەتەوە ئیسانەکان کە ئەتوانن ئەمانە بەرنە پێشەوە ئەم تێزانەی لینین کەیەتە پێشەوە بە هیچ کەسێک لەگەڵیان نابێ حتا لە سێ مانگ لە چوارە هەردوو سیمینارەکەیەکە ناچار خۆی لە هەشتی مانگە لە جەرەدەی پرابدا بۆی بڵاوبێتەوە بە تەنها خۆی حتا ستالین وەکو چۆن هەندێک ڕۆژنامە هەیە شتێکە نووسن لە خوارەکەی ئەڵێ ئەمە تەنها خۆی بەرپرسە لێی یعنی ئەمە قسەی بەلشەفیەکان نییە ئێمە لی بەرپرسیان ئێمە تەنها قسەی لینین خۆیەتی بۆیە لینین دەسەباتەوە بۆ ئەو کادرانەی کە وەختی خۆی پێیگاننەوە بەشێکی زۆری لەو کادرانەوە جارێکی کە پەناباتەوە بۆ تشکیلات و ئیجباریان نەکا کە بۆی کە کۆنگرە بکرێنەوە لەو کاتا کە کۆنگرەیەکرێ لە کۆنگرا بە تەفسیلی باسیەکات و لەو کۆنگراکە بە تەفسیلی باسەکە بەشێکی زۆری ئەندامانی کۆنگرە موافقە بن بە تێزەکانی لین و اینجا جارێکی کە بەرشەفیەکان هێنە پێشەوە و بەو یعنی یەکێک لە شعارەکانی کە ئەڵێ هەموو کۆمەلگا ئەبێ هەموو کۆمەلگا ئەم شیعارە بگرێ بە دەمەوە کە ئەبێ هەموو دەسڵاتێ بۆ شوراکان بێ و دوای ئەوە ئاشتی و زەوی و نان ینی یەکێ لە مشکلەکانی خەڵک ئەو جەنگە بوو یەکێ لە مشکلەکانی کرێکاران ئیشکردنیان بۆ ئاغا و دەرەبەگەکان و چەند ساڵێکە پێیان ئەڵێن زەویەکانتان ئەدەنێ هیچی نەبوو لە شوباتەوە یان بڵێن لە مانگی سێوە لە هەشتی مارسەوە گەر بەم تاریخە قسە بکەین هەتاوەکو مانگی ئۆکتۆبەر مارس نەک ئۆکتۆبەر ژتا مارس دەسڵات بەدەست حکوومەتی کاتیەوە بووە شەڕ هەر بەردەوام بووە زەوی تەوزیع نەکراوە و وەسعی کرێکارەکان ڕۆژ بە ڕۆژ خراپە بوو حتا ئەیانوو بە کرێکارەکان ئەبێ کار زیاتر بکەن بۆ ئەوەی کە بتوانین ئێمە بەشێکی زۆری سەربازەکانمان لە جەنگان بتوانین شوێنێوان پڕکەینەوە یعنی کرێکارێکەکە 8 ساعت کارکا خۆ جاران ئەیانوە بە 8 ساعت کارکا ئێساوتیان نە لەبەرەوەکەمە لە جەنگانەوە هێشتا جەنگ کۆتایی ناتۆ بە 14 ساعت کارکەن یعنی ژیانی کرێکاران وەکو خۆی بوو خراپتر بوو باشتر نەبوو زەوی تەوزیع نەکرا و هیچ هەنگاوێکیش نێنرا بەرامبەر ئەوەی کە ئاشتی بێتە ناوە بۆیە لێنین ئەم شیعارەشی بەرز کردەوە لە مانگی شەشە کە کۆنگرەیەکی سەرتاسەری شوراکان هەموویە بەسرێتەوە ئەم بەرشەفیەکان کەمینەن بەڵام لەگەڵ ئەوە شاکە کەمینەن بەشێکی زۆری کارگەر لەگەڵ هینایە لەگەڵ ینی بەرشەفیەکانەوە پشتوانی بەرشەفیەکانەکەن بەڵام کە ئەبینن کە بەرشەفیەکان هێزیان هەیە لە مانگی حوتا لیانێن نیتر بەشێکی زۆریان نەگرن هەرچی بارە گاوشیان هەیە هەمووی داخرێت لێنین ناچارە بێ ڕاکایەت لەم فنلەنداژی تقریبا 111 ڕۆژ لەناو فنلەندا ئامێنێتەوە لەوێ یەک حرەکە هەیە ئەوەی کۆرنۆلیفە ینی سوپایەکی دەستی وڵاتە ئەمپرالێسەکان ئەوێ ینی ئینقلابێ بکات زۆر گرنگە باسیەم خاوە بکەین تەوانەوە ترۆسکی لە زیندانە یا بەشی زۆری کۆمیتە ناوەندی حزبی بەشەفی لە زیندانە زمانێکی زۆریان ڕایان کردووە لینی خۆی لێ دەرچووە بەشەفەکان لە خراپترین نالەبارترین دۆخان کرینسکی بۆتە سەرۆکی حکوومەت یا وەزیری دیفاع پێما بێت ئەو کاتە هەتا کاتە وەزیری دیفاع بەڵە دوایەوە بێ بە سەرۆکی حکوومەت وەزیری دیفاع ئەو تا ئەو کاتەوە ئەوانە جەنەراڵێکی کەنای کۆرنیلۆفەلی هەڵەگەڕێتەوە ئەم جەنەراڵە خۆی باوەڕی بەم ئایدۆلۆژی هینم بۆن یەک رووسیامەی کە ئێستا بۆتی باوەڕی پێێت ئەم ئایدۆلۆژە فاشیستیە هەر ئەو کاتە وا بووە چونکە ئەگەر ئەم کۆرنیلۆفە بیتوانێت سەرکەوێت و دەسەڵات بگرێ ئەوانە نازیزم بەر لەوێ لە ئەڵمانیا دروست بێ لە رووسیا دروستە و بەشێکی زۆری چاودێرەکان وا ئەڵێن بەڵام کە هاتووە جێشەکەی هێناوەتەوە کرینسکیی بۆ نەماوەتەوە جارە پەنای بردەوە بۆ بەشەفیەکان داوای لێکردوون وەرنە دەرەوە لە زیندان تروسکی دەرێناوە لە زیندان ترۆسکی دەم و دەست داوای لێکردووە کە لەشکری بەرەنگاری دروستکە و فعلا لە ماوەیەکی زۆر کەما ترۆسکی توانیوێتی لەشکرێکی زۆر باش و ئامادە بەرامبەر بە چەکدارەکانی کۆرنیلۆف دروستە بەیاننامەیان بڵاو کردەوە بۆ کارگەرانی هێڵی ئاسنین کە خەریک بوون جێشەکەی کۆرنیلۆف بێنەوە بۆ پۆترۆگراد کە ئەو قیتارە بەجێ بێڵن ئەم قیتارە بانەیە بۆ پێترۆگراف سەرنجام ئەم شکستە بەسەر کۆرنیلۆفە ئەستەپێنرێت و لێرە تۆ دیارە لە کتێبەکە تا بە تەفسیل لەمانەت هەموو ناوێناوە باس کردەوەوانە لێرە دووبارە هەڵەگەڕێتەوە یعنی فعلا لە ڕۆژی بیدایەتەوە کە لینین هاتووە لە مانگی چوارەوە تاکو مانگی حەوت ڕەوتێک بووە
و لە شوێنێکە لە ڕاپەڕینی مانگی بۆچی ئەکەونە زیندانەوە بەرشەفەکان لەبەروی کارگەران ڕائەپەڕن بەبێەوەی ئاگیان لێبێ بەرشەفەکان، بەڵام بەرشەفەکان بە تاوان بارەزانن لە پشتی ئەم ڕاپەڕینی کارگەرانەوە ئەوانەکرێن، ینی بە تۆمەتی ئەوەی کە ئەوان ڕاپەڕینی کارگەرانە کردووە. بەڵام لە دوای ئەمەوە لە دوای ئەم پەلاماری کۆرنیلۆفەوە مەسەلەکان هەموو عکس دەبێتەوە و ئەمە تەمان تاکتیکێکی زۆر زۆر زیرەکانەیە. تۆ دەسەڵاتێکی دەوڵەت تۆی زیندانی کردووە، لە زیندانە دایناوی، پەلاماری داوی، ڕابەرایەتی وینی کردووی بەخستوودە دەرەوە نەفی کردووی تۆ ئەوانە بە تەواوی معنا دوژمنکاری لەگەڵا بەکارهێناوەنە، بەڵام لە لەحزەیەکا کە پێویستی پێێتە بۆی کەوا بەرەنگاری دوژمنەکەی تری بێتەوە تۆ ئامادەی تو دێتە دەرەوە کارەکە ئەەکەی. ئەمە بۆ خۆی تاکتیکێکی زۆر زانانەوە بەداخەوە بەشێکی زۆری کۆمونیستەکانی ئەم سەردەمەی ئێمە وەختێک قسە دێتە سەر بەرەنگاربوونەوەی فاشیزموانە لە فاشیزم و بۆژوازی ئەوانە هەموو یەک بابەتە و یەک کارە، بەڵام هەمیشە لە سیاسەتە تاکتی دەتوانێت دیاری بکات کە تاکتیکی دروست لە لەحەزاتی دروستات توانێت زۆر مەساری تاریخ بگۆڕێ کە مێچێک لەو خاڵە پرشنگدارانەیە بەڕاستی کە بەرشەفەکان توانیان سوودی لێوەربگرن و یەکێکە لە لێزانیەکانی لێزانێت تاکتیجەکانی هەموو بەرشەفەکان بە ترۆتسکیشەوە کە دیارە ئێستای تر بەشێکە لە بەرشەفەکان. بله دروستە حتما ڕوخانی کۆرنۆلیف ینی حتا ئەشی گرن تۆ بە تەفسیلی باسی کرد، یعنی تر پێویست ناکەم منیی پێ بڵم، بەڵام کە ئەو ڕوخات یان ئەو کۆتایی پێهات اینجا لینین ئەڵێ ئێستا کاتی ئێمەیە بە تایبەتی لە کاتێکا کە ترۆتسکی انتخاباتەکرێ ئەبێ بە سەرۆکی شورای پترۆگراد و ئەو ناوچانەڵێ بە سەرۆکی شورا و هەروەها بوخاری نیش لە مۆسکۆ ئەبێ بە سەرۆکی شورای مۆسکۆ. لەو کاتا لینین ئەڵێ ئێستا کاتی ئێمەیە پێویستە دەست بەرین بۆ ڕاپەڕین و ڕاپەڕینەکەشمانە بێت ڕاپەڕینێکی چەکداری بێت و چونکە ئێستا ئێمە نۆڤەمبەری 1970 بەڵێ بەڵام ئەمە لە مانگی نۆ ئەم لەگەڵ بەرشەفیەکانە دەسەکا بە قسەکردن لە کاتی ئێمەیە ئەوە تا تۆ ترۆتسکی بەرپرسی شورای پترۆگراتە بەشێکی زۆری تەبقەی کارگەر لەگەڵمانە حتا لە مانگی شەش لە مانگی حوتا ئەوتی کارگەران خۆپیژاندانیان کردو و دوای قسەیان بەسەر بەرشەفیەکانە لێنین لەو کاتا موافق نەبووبەوە ئەڵێ هەتاوەکو حکومت کەسێک کەبێ کە دیفاعی لێ بکە ئێمە دەستی بۆ نابێت کاتێ دەستبەرین بۆ شۆڕش و لە ناو بردننی ئەم حکومەتە کە کەسێک نەیەرێ بە ئاشکرا دیفاع لەم حکومەتە بکە، یعنی هیچ کەسێک لەو کاتایت لینەڵێ ئیسا کەسێک ناتوانێت بە ئاشکرا دیفاع لە حکومت بکات ئەوە تا هەموو خەڵکێک بە ئێمەیە، چونکە ئێمە خەڵک هەمووی ئاشتیەوێ خەڵک ئەوێ تەوزیعی ئەرزەکانی بکرێ خەڵک ژیانی خراپە ئەبێ ئێمە ژیانیان باشکەین. بۆیە گێرمە و کێشەیەکی زۆرە بێت من بە تەفسیلی باسم کردو حتا لینین کە نامایان نێرێ بۆ کۆمیتە ناوەندی نامەکەی سووتێنن لینین ئیسیقالەیە کات، یعنی ئەڵێ من ئەگەر وا بڕوان ئێوە داوای پلینۆمەکە ئەگەر پلینۆمەکەم بۆ دروست نەکەن من ئیسیقالەیەم و دەسە بم بۆ تەشکیلات و داوای کۆنگرەیەکەم، بۆیە ناچارە لە دەیدا کۆمیتە ناوەندی کۆبنەوە تقریبا کاتە 21 کەس بوون بەڵام 12 ئامادە بێ لەوێ لینین ئەتوانێت کەیتر یعنی هەمویان قەناعەت پێ بکە بۆ ئەوەی کە دەست برن بۆ یعنی ڕاپەڕینێکی چەکداری و بتوانن دەسڵات بەدەستەوە بگرن. تەمان 12 کەس ئامادە بێ لەو 12 کەسە دوو کەسیان مخالیفە بنزینۆف و کامینف. دووبارە لینین ئینتیزار و چاوەڕوانیەوەکە لە شورای سەراسەری رووسایە بەرشەفیەکان ئەغلەبیەت دێنن. ئەمە خاڵێکی زۆر گرنگە مستەفاکە ئاماژەی پێ بکرێت، ینی هەموو ئەوانە بەڵام دووبارە بڕیاری پەلاماردانی دەسەڵاتی حکومت و گرتنی دەسەڵات کاتێکا کە بەرشەفەکان لە کۆنگرەی شورای سەراسەری رووسایە دەنگی ئەغلەبیەت دێنن و بن بە یەکەم لە شوراکانە. لە دوای کودەتاکەی شکستەکەی کودەتاکەی کۆڕۆلیفۆ بەشێکی زۆری شوراکان بە تایبەتی شوراکرێکارەکان بەشی زۆری من حتا بە ژمارە نووسیمەوە ئەوانە هەموو چۆنە بەشی زۆری بۆ بە بەرشەفیەکان و هەوادارێنەوە بۆیە لینینەڵێ هی ئێمەیە حتا ئەو سەربازانەی کە بە چواردەوری سان پێترسبۆرگان ئەوانە هەمویان لەگەڵ بەرشەفیەکانە ئەوانی شورایانە بۆ شورای سەربازی هەبووە هەمویان پشتیوانی ئەوان بووە حتا
هەتالینین بە ڕەفیقەکان ڕەفیقەکان ئەم هێزەی کە سان پترسبۆرگ کە پارێزێت ئەو هێزە لەگەڵ ئێمایە چێ ئەڵێ دوو ڕۆژەکەم هێزە نەقڵ ناکرێت هێزێکی کەیەکە لەگەڵ حکوومەت بێ کاتێ ئێمە ناتوانین بۆیە ئەڵێ من لە مانگی 6 و 7 هاوتومە پەلە مەکەن ئەبێ هیچ کەسێک پشتیوانیم حکوومەتە نەبێ ئێستا ئەڵێم ئەبێ پەلە بکەین ئەگەر تەخیر بین لە دەستمانەچێت نابێ یعنی تەخیریکەین بۆیە فعلا کە لە دەی مانگا دەست پێەکەن ئەوان لە 25 مانگا دەست پێەکەن بە شۆشەکە و ئەو شۆشەکە ئەکرێت حتا من بە ڕۆژەکانی کە چۆن هاتووە چۆن ناتووە شوێنەکان چۆن گیراوە بەڵام یەکێک لە مهمترین ئەوەی کە ئەوان شوێنێک کە هەڕەشەوان من یەکشتیشم بیرچوو لە بیداتەوە بۆە بموتە من جگە لەو سەرچاوانەی کە ئێنم کردووە خۆم چوون بۆ رووسیا ئەو شوێنانەی کە حرەکاتەکانی تیا بووە مەسەلا ئەو شوێنەی کە لینین گەڕاوەتەوە مەسەلا قەسری ئەو قەسرانەی کە حکوومەتی کاتی تیا بۆ بە قەسری زستانە بە بتروسبۆڵ حتا بە شوێنی پەرلەمانەکانی و شوێنێکە سمۆڵ نییە بەلشەفیەکان هەمویان لێ کۆبنەوە و لێەوە بە یەکەم ڕۆژ تقریبن سەیطەرەکەن یەکەم شوێنێک کە پیان مهمە شوێنی ئیتصالاتە بەرید و بەرق و تەلەفۆنات ومانە هەموو یەگرن سکەی حەدی دەگرن محەتەی کارەبا ئەگرن ئەو شوێنە مهمانە ئەگرن تەنها شوێنێک ئەمێنێتەوە قەسری زستانەیە و بۆیە ئەو قەسرەش نانەوێت کەس بکوژرێت بەڕاستیەکەی چواردەوری قەسرەکە ئەگرن لە هەموو شۆشەکە پێماوی 11 کەس کوژراوە شتێکی عەدەدێکی زۆر کەم شۆشی ئۆکتۆبەر دیارەوە بەسمان ئەویش لە حاڵەتی دووەما کە بڵێن دژە شۆڕش دروستە بێتەوە یەک دوو محاولەکەن یەنە ناوشارۆ لەو کاتانە دروستە بێت ئەکینا لەو ڕۆژە یعنی من چوون بۆ ناو قەسرەکە خۆی تقریبا چواردەوری قەسرەکەیان گرتووە هەتاوەکو ئەوان ناچار بوون خۆیان تەسلیم بکەن ژمارەیەکی بێهینیش بوون بێشماریش بوون لە خەڵکو لە کارگەران و ئەوانەکەیتر بەڵێ بەڵام یەک شتی زۆر زۆر مهمە هاوڕێ مەسەڵەن من لە کتێبەکەشا باسم کردووە بە تەفسیری کەچیڵێ لەو کاتا کە ئەو کەسانەیە نەدەرەوە بە تایبەتی وەزیرەکان وەکە وەزیرەکان یەن نەدەرەوە لە کۆشکی زستانەوە ئایان بن بۆ سجنێک لە بترسبۆڵس یعنی بڵێن تۆزێ لەو لاوە دوورترە ئەیان بن بۆیە ئەو خەڵکەی کە لە دەرەوە وەستاوە بڵێن چاوەڕێیەکات ئەڵێ بیان کوژن ئەمانە ئەم وەزیرانە قسە بە وەزیرەکانیان ئەیانە پەلابەرێ بەڵام ئەو حرەسانەی کە لەگەڵان ئەڵێن نا ئێمە ئەم شۆڕشەمان شۆڕشەکەمان شۆڕشێکی سپیا سووری ناکەین ئەمانە ناکوژن ئەمانە ئەدرێن بە دادگا هەر کەسێ بە گوێرەی ئەو تاوانەی کە کردوێتی سزادرێ ئێمە بۆمانی عەزیەتی هیچ کەسێ بین ئەمە یەک دوو ئەو قەسرە بەرامبەریشەوە مەتحەفێکی گەورەی تایە ئەمیرتاج مەتحەفەکە یەکێکە لە مەتحەفە گەورەکانی عالەم یعنی ئەدەواتی زۆر زۆر مهمی تیا بووە مەسەلەن هەیکەلی تیا بووە ئەنواع ئۆشکاڵشتی تیا بووە نانێڵاوە یەکشت ببرێت دوای لە دەرگاکان هەمووی حرسیان داناوە هەچ کەسێ شتی پێ بوو بێت لیان وەرگرتوەوە بە تایبەتی ئەو جوندیانەی کە لەگەڵ کرنسکیا بوون ئەوان ئەوە نیە فترەیەکی زۆرە لەوێن وەزانیوانەکە برەڕۆن شتیان گرتو خسیان گیرفانی لە ئەخیرە هەموو جۆنڕی زۆر بە تەفسیلی باسی ئەوەکە یعنی کە چۆن چۆتە ناو قەسرەکەەوە چۆن ئەمانەکە بەرحاڵ ئەگەر زۆر تەفسیلی نێنێ ئەو شۆڕشە نانێڵاو عەزیەتی یەک کەس بدرێ هەتاوەکو تۆش ئیشارەت بە ژمارەیەکی یەکجار زۆر کەم مردووە لەوانەی کە مقاومەیان کردووە لە هەندێک شوێنە بەڵام دوای ئەوەی کە شۆڕشەکە سەرەگرێت ینی تەواوە بێت هەر لەو ڕۆژانەشە هینە بێت ینی کۆنگرەی سەرتاسەری هەموو شوراکانی رووسیا بێت لە 25 مانگە و لە هەمان بیناکە ئەو بینایەکە بینای سمۆڵ نییە لەوێ بەشی زۆری ئەندامانی شوراکان بەشی زۆریان من عەدەدەکانی نووسیوە بەشی زۆریان لە بەلشەفیەکانە بێت کە لە ناو ئەو شورایە بن لەوێ لە دوای ڕۆژ یەکەم لیان شەوەکەی بەدرەنگانێک لینینیەتە ژوورەوە لەوێ یەکسەر سێ بڕیارنامە دەرەکە یەکسەر یەک تەرەفە جەنگە وەسێنێ
و یەکسەر یەکێک لەوانەی کە جیاوازی بەرشەفەکان و مەشرفەکانیان حیزبی کادید و ئەوانی تر ئەیان و ئەبێ ئەو ئەرزانەی کە لە دەرەبەگەکان وەرەگیرێت و حەقی ئەوە تعویزیان بدرێتەوە بەڵام لێنین مەرسومێکی دەرکردوتی لە ئێساوە ئەرزینی دەوڵەتەوە تەوزیعکرێ بەسەر جوتیارەکانە بەبێ ئەوەی هیچ هینێک بترێتەوە بەبێ هیچ قەرەبوویەکی سەرمایه‌دار بدرێتەوە من بە تەفسیلی نووسیومە هەموو ئەو بڕیارانەی کەتیاتی و حتا ترۆیکایەک مەسەلەن بۆ بەڕێوەبردننی کارگەکان مەسەلەن کەسێکی حیزبی نوێنەری کرێکاران خوان هی شوراکان وەزایدەن لەگەڵ کەسێکی هوەری ئەوەی کە کارگەکە با بەڕێوە مهندیسە یان شتێکە پێڵێ ئەمانە بۆ بەڵێ تەکنیکار بۆ ئەوی کە بتوانن سەرپەرشتی کارگەکان بکەن یعنی لە یەکەم ڕۆژە وەکو ئەوەی دەسڵاتی بۆرجوازی نەبووە کە لە شوباتە دەسڵاتیان گرتووە هەر تەخیرێکە لە ماوەی هەشت مانگە نەیتوانانی هیچ حرەکەی بکە ئەو لە یەکەم ڕۆژە لە یەکەم شەوە کە دەسڵاتیان دەگرت یەکسەر هەوڵیا بۆ وەستانی جەنگ و لە مانگی سیا تەبعاً محاولەیەکی زۆر کرا بۆ وەستانی جەنگ لە مانگی سیا لێنین هەرچەند لەسەر وەستانی جەنگەکە خلافێکی زۆر گەورە بوو مەجموعەیەک لە ئەندامانی کۆمیتە ناوەندی ئیستیقالانە 5 وەزیر دەستی لە کار کێشاوە دوای ئەوەی کە حکومەتیشیان دروست کرد بەڵام لێنین هەر لەسەر لە بیدایەتەوە تۆ پشتی ئەوەی ترۆتسکی وتی نەشەڕیان لەگەڵا بکەین ئاشتیشیان لەگەڵا بکەین بزانین چۆنە ڕوات لێنین مخالیف و بەمە بەڵامی تر وەکو شتێک بڵێن چاری نەبوو چونکە بەشی زۆری داوام یەکشت لێرا بڵێم زۆر جار هیوا کەسی وا تەسەورەکە لێنین هەرچێکی وتبێ هەمووی ڕازی بووە بڕۆ سەیری زۆربەی ئەو حەدەسانە بووە کە ڕوویتیا بووە هەر لە ئەپرێلەوە حتاوەکو دەیدا ئەمانە بەشێکی زۆری لێنی زۆر جا خۆی بەتەنیا ماوەتەوە یان یەک دوو کەسی لەگەڵا بووە خالیفی زۆرتیا بووە بڵێ یعنی بۆیە کە هینەکان یعنی لێنین ئەڵێ ئێمە مجموعەیە ئەرازی لە دەست دەین مجموعەیە شوێنە دەسێن دروستە بەڵام لە ئەڵمانیا ئەم حکومەتە ئەڕوخێەوە کارگەران یان خەڵکی ئەڵمانیا ئەڕوخن بە موقەتم ئەرزانە لە دەسێن بە ئێمە بچین موافقیان لەگەڵا بکەین چونکە خەتەرە ئەمە ئێمە بەڵێنێکمان بە خەڵکی رووسیاوە کە ئێمە دەسڵات بگرین ئەبێت جەنگ بووە سێنین تێگەی ناکرێ ئێمە ئێستا جەنگ ڕاگرین ئەگەر حتا مەجموعەیە شوێنیش کە لە دەست بین بۆیە باست کرد من پێ خۆشە دوای ئەمە بچینە سەر بازێک ڕووداوەکانی دوای شۆڕش و ئەم بەرنامە لێرە تەواو بکەین لەبەرەوەی ئەوە تقریبا ساعات و چارێکێکە وەڵام پێم وا بێگەر لەسەری بەردەوامی نتوانین زۆرە وایە دروستە ڕاستە ئەم کتێبە کە من لەبەردەستمە ئەم کتێبە بە ئینگلیزی سەبارەت بە هینە The Bolsheviks Come to Power باسی گەیشتنی دەسەڵاتی بە بەرشەفەکانەکە بە دەسەڵات هەموو ئەو ڕیوایەتانەی کە بەشێکی لەلایەن ستالینیستەکانەوە و بەشێکی تر لەلایەن دوژمنانی شۆڕشی ئۆکتۆبەرەوە باسەکرێەوەوانە لەسەرەوەی کە بەرشەفەکان زەبط و ڕەفتیان هەبووە انزیباتی حەدیدی هەبووە کەس نەیتوانیەوە لە قسەی ڕابەرایەتی دەرچێ کەس نەیتوانی وانینکە ئەم کتێباڵی بە پێچەوانەوە ئەوەی کە بەرشەفەکانی سەرخستووە لە شۆڕشی رووسایە ئەوەیە ئەمەنە تەنەوع بوون ئەوەنە متەنەوع بوون ئەوەنە مەجای تیا بوو کە کارگەرتیایە خۆی ببینێتەوە کە لەگەڵ لە کاتی شۆڕشەکەیان دەرگاکانیان کردوەوە خەڵکانێکی زۆر فراوان هاتوونەتە ناو ئەم حیزبەوە یعنی بە پێچەوانەی ئەو تەسویرە کە بەرشەفەکان هەر لە بیدایەتەوە ئەقەلێتێکی زۆر بچکۆلە بوون و منزەبیت بوون و هەموو شتێکیان بە بڕیاری سەرکردەکان و ڕابەرەکانیان کردووە بەعکسەوە نەک تەنهاوانە بووە بگرە ئەوەی کە ڕێگایداوە بەشەفەکان بتوان لەم شۆشە سەرکەوتوو بن و ئەم سەرکەوتنە بە ئەنجام بگەیانی ئەم شۆشە بە ئەنجامی سەرکەوتن بگەێنن طبیعەتێکی بەرشەفەکان بۆ کە توانیوێتی ئیحتیوای چینی کارگەر بکە بە هەموو تەنەوع و جیاوازەکانیەوە ئەمە بۆ خۆی مەشەرن یەکێکە لە خاڵەهەرە پرشنگدارەکانی ئەم تەجروبەی و ئەزمموی بەرشەفەکان کە دیارە بەداخەوە ئێستا چۆت کەوتۆتە ژێر پرسیارەوە بەشەفەکان بوون بە مەجموعەیەکی متەعامیر کە ڕۆیشتون کودەتایان کردووە و جەماعەتێکی عسابەیەک بوونەوەوانە لە دەوری کەسێکە ئەو کەسە هەرچێکی ودبێ ئەویان کردو ئەمانە کە دواتر ئەمە تەبان لەلایەن دوژمنان و لەلایەن ئەو دۆستانەشەوە کە خۆیان بە بەرشەفی زانی و دوای لە سەردەمی ستالینە ئەم تەسویرە هاتووە و بەشێکی زۆر لە ئەحزاب کۆمونیستەکان ئەم مۆدێلیان لە بەرشەفیزم وەکو بەرشەفیزم وەرگرتووە کە لەگەڵ واقعێتە هیچ خزمەتێکی نییە بەرحاڵ ئێستا بێ بچین لەسەر ئەو ڕووداوانەی کە دوای سەرکەوتنی شۆڕش ڕوویدا شۆڕش سەرەکەوێ
کۆمەڵێکی زۆر لە دەستکەوتەکان بەدی دێنێ بۆ ژنان، بۆ کارگەران، بۆ جوتیاران، بۆ نەتەوە بندەستەکان، بۆ تەنانەت یەکێک لەو شتانەی کە خەڵک نایزانێ ئەوەیە کە دەوڵەتی بەرشەفی حکمی ئەعدامی ئیلغا کردەوە، حکمی ئەعدامی نەهێشت. یەکێک لەو شتانە کە ناو نابرێت و باز ناکرێوارە کە دیاتر دواتر هێنایەنەوە بە دەلیلی ئەو حرب ئەهلەی کە بووە، بەڵام لە بیدایەتەوە کە هاتن دەسەڵاتیانگەر حکمی ئەعدامیان لابر، وەکو وتیان دەسەڵاتێک ئێمە کەس ئەعدام ناکەین و حکمی ئەعدام لابین. مەبەستمەوەیە کۆمەڵێکی زۆر دەستکەوت بەدی دێتەوەوانە، بەڵام داخلی شەڕی ناوخۆ ئەبین و هەموو دەوڵەتە ئیمپریالیستەکان سەرجەم دەوڵەتە ئیمپریالیستەکان بە ئەمریکا و بە هەموو بڵێن ئەو دەوڵەتانەوە کە ئەو وەختە لە شەڕی جیهانیەکەمان لە بەرامبەر یەک شەڕیان کردو، هەمویان لە یەک جەبهەیە کۆبنەوە بۆ خستنی دەسەڵاتی بەرشەفیەکان و گێڕانەوەی دەسەڵات بۆ چینی سەرمایه‌دار ئەوانە، بەڵام دیارە لەم بابەتەیە سەرکەوتوو نابن. کەمێک هەنێک لە ڕووداوەکانی ئەم دۆخە پڕ کێشەیە، پڕ ئاڵۆزیە، پڕ شێواویە کە وەکو نقاتێک لەسەر شۆشی ئۆکتۆبەر حسابەکرێت، لەسەریان حسابەکرێت وەکو نقاتێکی سلبی. یەکێک لەوانە ڕووداوی کڕۆنشتادا. من ئەزانم زۆر شتی تر هەیە باسی بکەین، بەڵام بە جۆرە لە جۆرەکان بینیومە کە تۆ لە کتێبەکەیە بە ئاماژت بەمە کردوانە. پێم خۆشە لەسەر ئەو ڕووداوە کەمێ قسە بکەین. من لەسەر ئەو ڕووداوە قسەکە، بەڵام زۆر بە کورتی یەک دقە بۆ پێشەوە، یعنی بەشێکی زۆری ئەوانەی کە بڵێن کرنسکی خۆی یاخود ئەو هێزەی کە لە دەوری بوو هێشتا لە دەرەوەی سان پێترزبۆرگ بووە و هەمیشە ترسێکی ئەوان هەبووە خەڵکی ئەو شارە کە ئەو بگەڕێتەوە بە جەریدە و بە ڕۆژنامە و حتا بە قسە و ئەمانە هینی ئەویان کردووە کە کرنسکیە گەڕێت و جارێکی دەسڵاتی بەلشەفیەکان لە ناوەچن و ئەوانە گەڕێنەوە. بۆیە ئەمە وای لێ کرد کە لە ناو شارەکانە هەموو ئەدەواتی مەسەنە خواردن و ئەمانە سەرمایه‌دارەکان بیشارنەوە و حتا مەشروباتێکی زۆریان دانا بۆی کە زۆر خەڵک مەشروبات دروست. بەرحاڵەکەی کێشەیەکی زۆر گەوران بۆ بەرشەفیەکان دروستە کرد. بەشێکی زۆری فەرمانبەرەکان ناچوون بۆ دەوامکردن، حتا بانقەکان هەرچەند بانقەکان گیرا بوو، بەڵام ئەوەی کە کلیلی خەزنەکانی پێ هی بانقەکانی پێ ئەمانە نەدۆزرانەوە. بەرحاڵ یەک کۆمەڵە مشکلەی گەوریان بۆ دروستکردن لە سەرەتا پێشەوەی کە جەنگی ناوخۆیی دەست پێ بکە. بەرحاڵ جەنگی ناوخۆی دروست بوو، ئەمەش کاتێکی زۆرەوێ، بەڵام یەکێک لەوانەی کە لە ئەخیرا ڕوویداوە زۆر جار کە لینینی پێ تاوانبارەکرێ یاخود بە تایبەتی ترۆتسکی پێ تاوانبارەکرێ ئەوەی کڕۆژتات بووە. طبعاً لە بیدایەتە، یعنی لە کە شۆڕشی ئۆکتۆبەرە بێت لە ساڵی 1970 شەڕی ناوخۆ دەست پێ دەکا. لەو کاتانە کە شۆڕش بەسەرکەوتنەکە سێ مشکلەی گەورە ڕوو لە خەڵکی رووسیاکە. یەکێک لەوە کە جەنگی ناوخۆیە و جگە لەوەی کە حربی عالەمی بۆ پێشەوەی کە چەندە مشکلەی هەبووە و بەشێکی تر بڵاوبوونەوەی نەخۆشیە کە بە ناوی ئەنفلۆزای ئیسپانی کە تقریبا یعنی زۆرێک لەوانەی کە ئەیڵێن تقریبا نزیکی لە هەموو ئەوروپا نزیکی 50 بۆ 70 میلیۆن کەسی لە ناو بردووە، لە ناو رووسیا تقریبا 9 میلیۆن کەس مردووە بەم نەخۆشیە. چی ئیمکاناتی رووسیا هەبووە لەو کاتانە زیاتر بۆ لە ناوبردننی ئەم هینە بۆ جگە لەوەی کە هەموو ئەو دەوڵەتانەی بەسەرەن بە ئەمریکا و بەریتان 21 دەوڵەت هێزی گەوران نردووە بۆ رووسیا و لەگەڵ رووسیا شەڕیان کردووە و لە هەمووشی ناخۆشتر لەم 3-4 ساڵە باران نەباریوە و وشکە ساڵێکی گەورە بووە. بۆیە دانەوێڵە کە بەشی زۆری رووسیا لەسەر زەراعەت ژیاون ئەمانە هەمووی نەبووە. بۆیە لە مۆسکۆش و لە سان پێترزبۆرگیش کرێکاران ناڕەزایەتی دەرەبرن. بەرحاڵ هەرچۆنێکە بێت قسەیان لەگەڵاکەن و ئەمان دەست لە مانگرتنەکان خوانە هەڵەگرن، بەڵام کرۆنشتات بەمە ڕازی نابن و هێرشەکەن ئەسەر بەلشەفیەکان و پیان ئەڵێن ئێمە شۆڕشی سێهەم بە ڕێگا و ئێوە لە ناو بین و ئەمەی کە ئێوە کردوتانە نەتانتوانیوە کە سۆسیالیزم بنیاد بنێ. خۆ بە دروستی شوایە یعنی لە رووسیا زۆرێک وایڵە دەوڵەت حتا لێنی خۆشی ئەڵێ لە ئەخیر کۆنگراکە بەشدارێکە لە کۆنگرێ 11
11 ئەڵێ ئێمە هەنگاو ئەنێین بەرەوەی کە سۆسیالیزم ینی لە رووسیا سۆسیالیزم بنیاد نراوە ئەوەی کە هەبوو سەرمایهداری دەوڵەتی بووە بەڕێی من نازانم چۆنێک وای ئەوەی کە من بەشێکی زۆر لە ئەوانەی کە دیراسی دەستبوونی سۆڤێتەکان هەروواڵێن ئەوەی کە لە واقعا هیچ نەگۆڕاوە بازار نەماوە تهدیدی کە بەڵام دەوڵەت چووە بە کاپیتالیستێکی گەورە و هێزی کار دووبارە پێگرتە بووە و هێزی کار بەکرێ کاری کردووە و کارگەر خاوەنی هۆیەکانی بەرهەمێنان نەبووە و یەکسانی لە کۆمەڵکایان نەچەستیەوە سۆسیالیزم نەهاتووە بەمانای بەڵێ بالضبط يعني یەکێک لەوانەیە بڵێ کە لە سۆسیالیزمە ئەوەیە کە ئەبێ هێزی چینی کرێگار هێزی خۆی نەفرۆشێت یعنی بەڵام لە ئەزال هەموو کاری کردو و دەوڵەت پارەکە یاوە سەرمایهدارەکە گۆڕاوە لە سەرمایهداری بازاری ئازادەوە بۆ سەرمایهداری دەوڵەت بە تەسەوری من یعنی بەرحەڵ نەچینە پایوە بەڵام کرۆنشاتەکان پێیان وا بووە کە ئەمە نایانتوانیوە کە دەوڵەت بەڕێوە برن ئەمانە کەسانێکی دیکتاتۆرن بەرحەڵەکەی زۆر لەوانە هاتووە دوو جار مفاوەزات خەڵکیان ناردووە بۆ لای کرۆنشتات پیان وتووە کە لەو کاتا کۆنگرەی 11 لە ئانوساتە بۆ کە ببەسرێت یعنی لە مانگی هەشتا کۆنگرەی 11 بەسرێت لەو کاتانە ئەوانش دەستیان کردووە بە هێرشکردن چەندێک ئەگەر بە تەسەوری من ئەگەر کرۆنشتات تحملیان بکردایە هەتاوەکو دوای ئەوەی کە کۆنگرەکەیە بەسرێ بە تەسەوری من پێویستیان بەوە نەکرد کە ئەو مەئاساتە گەورەی کە تایە خوڵقە لە ناو کرۆنشتاتان نەبێ بەرحاڵ کرۆنشتاتەکان لە پێشەوە هەوڵیان ناکە هێرش بەرن بۆی سان بتژوەر بگرن بەڵام مەجموعەیەکیان پەشیمان بوونەوە بەرحاڵەکەی دوایی لەسەرەوە ڕێکەوتن کە لە کرۆنشتاتە دەسڵاتی خۆیان هەبێت و هەموو ئەندامێکی بەلشەفیەکان لەوێ گیرا هەموو مقڕشتەکانیان لا بردن وەزائیدەن دوو کەس لەوانەی کە چوو بوون بۆ ئەوەی کە بۆ مفاوەزاتکردن لەگەڵیانە ئەوان بە ئەسیر گیران و لەوێ ئەمانەوە بۆیە لە ئەخیرا بەلشەفیەکان دەستیان کرد بە هێرشکردن بۆیان و لە ماوەی تقریبا 5 ڕۆژە توانیان کە کرۆنشتات بگرن و ژمارەیەک لە هەردوو لا من عەدەدەکانی منووسی و هەم لە بەلشەفیەکان یاخۆ بڵێن لە دەوڵەتی رووسیا و هەم لە کرۆنشتات کوژراون و بەشێکی زۆریشیان ڕیان کردو بۆ کارگەرانی کرۆنشتات بوون وەلایەنگری باڵی بڵین ئانارکیست بوون کە دیارە لە شۆش ڕۆڵێکی بەرچایانە بووە کەمتر باسی ڕۆڵیان نەکردی ئانارکیستەکان وەکو قسان بوون لەسەر ناکرێت بە حەقیقەتێکی مێژوویە کە ئەنارکیستەکان لە شۆڕشی رووسایە ڕۆڵێکی زۆر بەرچاو و گرنگیان جێڕا بە تایبەتی لە ناو شوراکان من حتا لێ ئیشارەتم پیا کردو پێیاوە لەبەرەوەی کە کرۆنشتات بەشێکی زۆری کە ئەنارشیستەکانی تیا بەهێز بووە دوو کەسیان لە ئەنارشیستەکان هێناوە وەکو مفاوەزات لەگەڵ ئەمانەی ئێرە کە بچن لێ مفاوەزات بکەن یعنی لەگەڵیانە حتا ئەوەشیان کردووە من ئێستا ناوەکانیم لە بەردەسان نییە بەڵام لە بەرحاڵەکەی تایەتی کە مفاوەزاتەکان چۆن کراوە ئەو کەسانێکیە بووە کەسانێ بۆ کە زۆر نزیک بوون لەوانە بەڵام ئەوان هەر قەناعەتیان بەوە نەکردووە وتویانە ئێوە ئەبێ لە دەسڵاتان نەمێنن ئەوەی کە ئێوە سۆسیالیزم نەتوانیوە سۆسیالیزم بۆ ئێوە هاتوون دەسڵاتێکتان بە یعنی دەریاوانەکان بوون کە پاڵپشتێکی بە قووەتی بەلشەفیەکان بوون و فعلەن بەلشەفیەکان لە ڕێگای ئەمانەوە بە کۆمەکی ئەمان و بایەرمەتی ئەمان توانیان دەسڵات بگرن حتا بەشێکی خۆ لە داواکانیان داوای ڕەوایە هیچ مەناعەتێکی لەواتیان نییە بەڵام یەکێ لە مشکلەکان ئەوەیە کە لە بەلشەفیەکان نامنەڵن کۆمەڵێک مەشاکیلی گەورە ڕووی تێکردو یەکێ لەوانە کە جەنگی ناوخۆ بووە وارەکو باسم کرد ئەو ئەنفلۆنزایە و نەبوونی دانەوێڵە و ئەمانە یعنی شتێک نەبووە کە لە توانە ئابێت حتا زۆر هەوڵیان داوە یعنی بەشێکی زۆری دانەوێڵەکان بۆی کە بەدەست بێت تامان ڕێگاوبانی شەر هەمووکەی خراپ بووە بەهۆی ئەو جەنگەوە لە 1940ەوە جەنگ بووە هەتاوەکو 21 ڕێگاوبان هیچی نەما تعمیرات نەکراوە ئەوانە نەبووە بەشێکی زۆری نەیانتوانیەوە حتا لە شار لە لاتیەکانەوە دانەوێڵن بێنەوە
دێنە بۆ ناو شارەکان بۆیە برسێتی تایە بڵاو بووەتەوە و بەشێکی زۆری ئەم لە ڕێگای قیتار و ئەمانەوە ئەدەواتیان لە شارەکانەوە بردۆ بۆی کە لەوێ بیفرۆشن بە دانەوێڵ و جوتیارەکان بێننەوە ینی بەرحاڵەکەی زۆر هەوڵێکی گەورانەوە بۆ ئەوی کە خەڵک ناتوانێت لەو ئاساتاوێ بەڵام تر توانا و ئیمکاناتەکەی ئەو هینە بڵێن ئەو دەوڵەتەی کە لویا بەرشەفەکان دەسڵاتیانە بووە توانا و ئیمکاناتەکان زۆر کەبوو ئەو هەموو مەشاکلە لەو کاتانە ڕووی تێکردو ینی بەڕاستیەکەی مەشاکلێکی زۆر گەورە بوو بە ئاسانی ناتوانێت بڵێن مستەفاجان بەڕاستی باسێکی زۆر گەرم و ڕە پێم وابێگەر لەسەری بەردەوام بینەوانە توانین ساعتێکی قسە بکەین بەڵام زۆر لە سنووری خۆی زیاتر درێژە بێتەوە نەزانم کە ئەم بەرنامەیە سەبارەت بە شۆڕشی رووسیا و سەبارەت بە هەموو ئەو مێژووە نەبووە بەرنامە سەبارەت بە کتێبەکەی تۆ بووە من دووبارە داوا لە هەموو بینەرانەکەم کەم کتێبە دەست بخەن مەتابەتی لە کوردستان بیخوێنەوە بە زمانێکی زۆر پارا و بە زمانێکی زۆر سادە نووسراوە و تقریبا وەکو ڕۆمانێک وایە کە دەستدایە حەزەکەی تەواوی کەی لاپەڕە بە دوایە بزانی ئەحداسەکان و ڕووداوەکان چیان بەسەر هاتووە چیان بەسەر دێ کرۆنۆلۆجیەیەکی زۆر جوانە پڕە لە ڕوودا و فاکتی مێژووی و دەستی خۆش بێ هاوڕێ مستەفا باهیر بۆ ئەم کارە گەورەیە ئەنجامی داوە بە ئومێدی ئەوەی کە لە ژمارەکانی داهاتوە هەندێک سەرنجیشم وەکو خۆم پێوتوی تۆوانە ژمارەکان لە بڵێن چاپەکانی داهاتووە هەوڵ بدەی هەندێک لە هەڵا کە لەوێ کراوە ئەوانە ڕاستی بکەیتەوە بەڕاستی ئەزانم بە تایبەتیش زۆر گرنگە سەرچاوەکان دیاری بێ لە چه سەرچاوەیەکەوە ئەم فاکتانەوە ژیراوە چکە سەرنجام تۆ فاکتەکانت وەرگرتۆ لێرە لەم کتێبە نووسیوتنەوە ئەوەی کە لە سەرچاوێکەوە ژیراوە زۆر گرنگە ئاماژەی پێ بکرێت دەستت خۆش بێ من لەوە زیاتر ماندوود ناکەم زۆر سپاس دەکەم دووبارەکەم داوەتێ منەت قوبوڵ کرد مێدەوارم لە فرسەتی ترا و لە باسی ترا پێک بگەینەوە و زۆر جێگای خۆشحاڵیم بوو بەشداریت کرد زۆر سپاس دەکەم هاوڕێکیان بەو کاتێ بە منە بەخشیت و هەر بژیت بەڵێ عزیزان و خۆشەویستان بەم جۆرە دێینە کۆتایی بەرنامەی ئەم ڕۆژمان بەرنامەی دیالۆجی هیوا کە سەبارەت بە کتێبی شۆڕشی رووسیا و مێژووی سەرهەڵدانی کۆمونیزم بوو لە رووسیا بە میوانداری هاوڕێ ئازیزم مستەفا باهیر پێشکەشی ئێوەی ئازیزمان کرد کەناڵی هیوا سەبسکرایب بکەن بە دۆست و ئاشنانی خۆتانی بناسیێنن و ئەم بەرنامەیە لە ڕێگەی سوۆشیال میدیا و بڵاو بکەنەوە تا بینەرانێکی زۆرتر ئەم بەرنامەیە ببینن و بە ئەم کتێبەی کە ئەمڕۆ هەوڵماندا بیناسیێنین ئاشنا بکەن زۆر سپاسانەکەم تا ئێستا بینەرمان بوون تا یەکتر دیتنەوەیشی تر بە شادی و کامەرانی تاسپێر هەر بژی